بەڕێزی HD تەلەڤیزۆنی HD میدیا گەڕیان بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان 94.1 من ئەمڕۆ لەبری هونەرمەندی کۆمیدیا لەبری هونەرمەندی خۆشەویست کاک سامان حاجی سامان لە بەرنامەی هەلە و حاجی هاتمە خزمەتان لێرەوە ئەمەوێ لە خوای گەورە داواکارم خوا شفای خێری بۆ بنێرێ بەداخەوە کاک سامان تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بە هیوای ئەوەی ئیشەڵڵا چاک بێتەوە لێرەوە بەناوی ڕادیۆی میلی گەڕیان و ستافی تەلەڤیزۆنی HD گەڕیان لە خوای گەورە داواکارین خوا شفای بەخێر بۆ کاکە سامان بنێرێ من حەزم کرد بەرنامەکەی کاک سامان نەوەستێ لەبری جەنابیان کە کاک جەزا داوای لێ کردم لەگەڵ کاک بورهان وانە وتیان با بەرنامەکەی 2 هەفتەیە وەستاوە نەوەستێ بە خۆشحاڵیەوە من حەدیەوەم نییە لە جێگەی جەناب بم چکە من ناتوانم جێگەی جەناب بگرمەوە تۆ هونەرمەندێکی سەرکەوتو و هونەرمەندێکی کۆمیدیت بەڵام داوای لێبردن لە جەناب دەکەم بە خۆشحاڵیەوە فەخری پێواکەم کە لەبری جەناب ئەمڕۆ ئەم بەرنامەیە پێشکەش بکەم خۆشەویستان لای هەمومان وشەی پاشا ئاشنایە لە هەرێمی کوردستان و لە ئەوروپا لای کوردانی ئەوروپا من ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی زۆر خۆشەویست زیادە ئەزیز کاکە پاشا کە ئەتوانم بڵێم پاشای کۆمیدیایە کە ئەتوانم بڵێم جێدەستی دیارە لە ساڵی نەوەتەکانەوە هەتاوەکو ئێستا لەسەر ئەو ئەڵقانەی یەکەم کەس بوو لە هەرێمی کوردستانە کە توانی فلیمەکان دۆبلاجی کوردی بکە بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێ پاشا گیان گەورە کردن قوربانت بوو سپاس دەکەم یاخوا بەخێر بێ چاوی منی من لێرەوە زۆر سپاسی تۆکەم کاکە جەراجیان سپاسی ڕادیۆی گەڕیان میدیاکەم چاوی هەر هەموو کوردێک ماچەکەمەوەی کە گوێی لە ئێمە ئێستا ئەوی گوێبیستی ئێمە بینەری ئێمە سپاسی کاک جەزا و کاک بورهان هەمووی هاوڕێی کۆنی من کاک ڕێواز کاگالان سەربازی ونن دەست و چاوتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لە لێرەشەوە زۆر هیوای سەلامەتی بۆ کاکە سامان ئەویش هاوڕێی کۆنمە لە بەرنامەی زەنگ بێکەوە کارمان کردووە چاوت ماچەکەم کاکە سامان بە هیوام باش ببێت بەم زوانە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەو خۆیە هیوادارم زۆرترین شێری کەن چکا پاشاگیان ئەمڕۆ یەک مەجموعە من هیچ ناڵێم ئەمڕۆ هەچی شتە ئەمڕۆ ئێمە دەست پاشا وەڵای خۆی منیشی پێشکەشیشی دەفعم مەکە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم حەمەدەمبڵمان بۆ وەرگرن کاک جەزا عومەرە چکۆل ئەمانە هەمویان لەسەر خەتن ئەمڕۆ لەگەڵ کاک پاشایە جا هەر زۆرم پێخۆشە پێشەوەی داغڵی بەرنامەکە بین یەکسەر ڕاستەوخۆ حەمەدەمبڵمان لەگەڵایە لە شاری سلێمانیەوە حەمە گیان گیانەکەم ئەک سڵاوی لێبێ چۆنی کاکە جەلال گیان چۆنی بە قوربانی دڵێ بن سڵاوتان لێبێ سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لەو کارمەندە بەڕێزانە سڵاو لەو کاکە جەلالی کە ئەو ڕادیۆی بەرەو پێش برد بە قوربانە دەست دەکەم سپاس دەکەم تۆ گەورەی منی قوربانم کاکە جەلال بە خێراتی کاکە پاشاش دەکەم قوربانم کاکە پاشای ژیان بەڕاستی زۆر شت لە تۆ فێر بووین ئێمە وەختێ جەنابە کۆمیدیا دەکرد بەڕاستی درێخی لە کۆمیدیا نەکرد و حەقی خۆش داوەتێ کاک عیرفان گیانەکەم خۆشترین شتێ لەگەڵ پاشایە چی بوو؟ وەڵڵاهی کاکە جەلال زۆر یادگاری خۆشمانێ بەڵام خۆشترین شت لە لای من بەڕاستی هاتنەوەی ئەو بوو کە ئەمڕۆ بە دیداری شاد کە دەمێ بوو نەمبینی بوو کارێکمان کرد لەسەر چنارەگەر بیری بێ بە سنۆقی بیکەیسی شت سنتورێ لێە بیرە نایە چیم کرد بوو؟ بە سنۆقی بیکەیسی ها سنتورێ لێە ئەریمانمان لەگەڵ ڕاستە فەرمی ڕاستەکەی ناڵم کاکە ئەمە زۆر شت لە جەناب تۆ فێر بووین کاکە پاشا چاوی من تۆ گەورەی ئەمەی کاکە قوربانم کاکە پاشای گیان کاکە پاشا بێجگەر لەوەی کە هاوڕێ و خۆشەویستمە خزمیشمە کاکە باوکی مامی خێزانمە جوینمان کردووە هەم خزمیشین و هەم هاوڕێش بەخوا ماستاوچی تویش قوربانتان یاخوا سەرکەوتوو بن باشە دەشتێک بەسەرهاتێ شتێکمان بۆ هین بکە لەگەڵ پاشایە دەی بۆ خوایە کاکە جەلال ئێستا حالیە من لە ڕێگا سارە
حرمەتی جەناب و گەورەی ڕادیۆکە و خۆشەویستی کاکە پاشا داخڵ بووم چکە لە ڕێگان بەخۆ سارە لێ زۆر مەمنونی جەناب چکە ئێستا ئەگەر مرۆڤ بزانێ غەرامە مەکە کورە وەڵا کەس تۆ غەرامە ناکا بە شەرەفم کەس دەقی نییە بەسەر آخر کاکە جەلال ئەگەر ئێمە یاسا تەطبیق نەکەین دوایی خەڵک چاویش لە ئێمە قەیچێکا بێ بە دەرەوە بیخەرە سەر کۆشە برا ئەوەژە بێ آخر ئەوە نابێ کاک جەلال تۆ چوزانێ من لە شوێنی وایە فەرع پێچەکەم و ڕەقەمی دواوا بینم کاکە دەست و چاو سەرکەوتوو بن لەشتان ساخ بێ کاکە جەلالگیان تۆ کەسێکی خۆشەویستی تۆ کەسێکی لە ناو ئێمەیە بەڕاستی دیاری بەڕاستی جێدەستان دیارە سپاس بۆ کاکەسا بۆ هەمووتان خزمەتێکی زۆر گەورە جوانەکەن بە هونەری میلی و چاو ماجەکەم منیش بە تۆ بەم پیاوانەوە جوانم تۆ عەزیزی کاکە جەلال سەرکەوتوو بن یا خوا و لەشتان ساخ بێ هەموو کارمەندان ئێستا لەوێ خەریکی ئەو بەرنامەیەن بە تایبەت کاکە ڕێباسی خۆشەویستیش زۆر سپاس دەکەین چاو و ماجەکەین سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی بەتوانا کاکە عیرفان ناسراو بە حەمەدەمبڵ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و گەورە کردی بەڵێ خۆشەویستان ئەمەنە بەپەلە داغڵ بووی ماڵە ئاوانێ بیرم نەبوو هەر ناوی ستافەکەش بەرم سپاس بۆ کاکە ڕێبازی دیجەی کە هەستا بەکاری مۆنتێری بۆ تەلەڤیزۆنەکەش و بۆ ڕادیۆکەش و بۆ پەیوەندی وەرگرتنەکان دەست و چاو خۆش بێ حورمەتەن بۆ کاک جەزای بەڕێز بەڕێوەبەری گشتی کەناڵەکانمان سپاسی بورهان ئاغالەرەکەم کە پێی ناخۆشە بەڕێوبەر ئەمڕۆ من محاسەبەی تۆم کرد ئاگال لێ بوو کاگەر دەڵات بەڵێ ئەڵێ ئەمڕۆ لولتان کرد سپاس بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر بەرپرسی ئەدمینی هەموو کەناڵەکانمان و هەمووکانمان کاک ئەحمەد بۆمان شێر کە دەست و چاوە خۆش بێ و سپاس دەکەین باش پاشا گیان با جارە پێشەوە بچینە لای بەسەرهات و نوکتە خۆشەکان من ئەمەیەک لە جەنابم بکەم هونەرمەندی خۆشەویست عومەر ئەچکۆلی جوان ئەک بە قوربانێ بم کا عومەر سڵاوتان لێبێ و هەر لێرە تا ئەو ئێوە دانیشتون لە کاکە جەزاوە چاوتان ماچەکەم تا کاک ڕێباز کە پەیوەندیەشی بۆ وەرگرتن زۆر سپاس کاکە عومەری گیان ئەنجا هەر لێرە تا ئەو جێگەیە ئەگەر بە پێ بیت لە تاوان کرە سەرەوە بۆی کە زۆر هەر دەبێت سەران لەگەڵاکەم بۆ گەرمایە بەچەوە بۆ ئاوە گریا پەیوەندی و کردووە عومەر تۆ نەوەڵا ئێمە تەبی ماڵێمە لە خەریتیانی عرزدانێنێکویتە خوارەوە ئێمە زۆر دوورین ئەنجا زۆر بە خێراتنەوەی مامۆسای ئەزیزم برای خۆشەویستم هونەرمەندی زۆر خۆشەویست کاکە ئەردەڵان کە ناسرا بە پاشا هەر لێرە تا ئەوێ چاوی ماجەکەم بەکە بێتەوە بۆ شاری سلێمانی دەوتان تاکە مامۆسا بوو کە لە ژیان منی بردە ناو دنیای دۆبلاژ و دنیای کۆمیدیاوە باش کا عومەر جان شتێکی خۆش لەگەڵ پاشایەوە هەموو ژیانتان مکەسەرات بووە کاتی خۆی وەڵی کاکە تایتانیکی دۆبلاژ ئەگەر تایتانیک بەو سەرما و زوقم و سەرمایە تایتانیکی دۆبلاژ نەفەکەی هێنابوو عومەر جاندەی خێراوەرە لەبەری کەو بیڵێ ئیتر لە بینەڵم باسی فیلمی تایتانیکەکەم فیلمی تایتانیکمان دۆبلاژە کرد اینجا هەموو سەڵتەکەیش لەگەڵەوە دۆبلاژمانە کرد پێم وایە خوشکەپەرنی بەنامەی زەنگ بوو دەوری هینێبینی کشە جوانەکە اینجا ئەو تایتانیکە تەشتی ئاویە نەبوو علاوێژی ڕەشاوتی عومەر بۆم بێنە بۆی لە چکە مواسرا سەڵت پاشا دەبریە کرد وەڵامیش تەشتەکە مێنا بەو زوقمە هەمووی وەڵای کۆشیدا دەپەروینەوە هەڕەق بۆ داماوە بەو سەرما و کڕێوەیە تەشتی ئاوی سەوەڵام کردە باوەشیدا دەپەروین هەر چاوی پەروینیش ماجەکەم وەڵی لەگەڵ پاشایە من ئەزمونێکی زۆرم هەیە پاشایشەکە لە هاوڕێ هەرە وەرە وەڵا برامە هاوڕێ نییە اینجا نازانم چی بەڕاستی چی بە باسکەمەوە نازانم شتیە کردو لە پڕێ نای ئەڵە عومەر جان دەست پێ بکەم بەزات و بیعیبی خوا هەر ڕێیسەوە باسێ بۆ بکەم هەتاوەکو دنیایە من و پاشا هینمان تەواو نابێ یادەوەری و شتی خۆشەوانە ڕاستەکە یاخوا سەرکەوتو بیکا عومەر بەس کا عومەر من شتێکم بیر کەوتەوە تۆ و جوانە مەرگە و کاک پاشا شتێکتان نەیە ها بۆ سلێمانیە لەگەڵ تو خوا لەگەڵ کاکە جەمالی برا جوانە مەرگ خوا لێی خۆش بێ لەگەڵ ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ دەمپەڕێکمان پێ بوو کاتۆزم تراکتۆر ئەرە وەڵات دەمپەڕێکمان پێ بوو دەمپەڕ لەگەڵ عومەرا کرد ئیمشەو تاریکی شەوە جارەییشان لە دۆبلاجی لە فەکەیە پێمە دۆبلاجێکمان هەیە لە فەکانە خۆی لە فێکیا بۆ دەست جوانەمەرگ زۆر جوانەی خوارخوا ئەگەی لێ ئەوتە تەسویر لەسەری بوو خواردی دوایەکە
وتی عمرتم ئاوتی ئیمان سووتێنتم چییە؟ وتی نیوەی عەلاقەم لەگەڵ خواردبوو هەن لەسەر فابووانە نابوو لەبەرەوەی تەسویری لەسەر بوو نیوەی عەلاقەی لەگەڵ خواردبوو لایلۆنەکەی بێ خواردم جا پاشای و کاکە قەپی زۆرتم بگرن یعنی قەپی توم لەفەکان بڕوان دەگەگەتەوە بووتم جەمال چییە خوا لێ خۆش بێتی خاڵە بۆ قورعانە نیوەی عەلاقەم لەگەڵ خواردووت مەگەڵ چی لەگەڵ لەفەکە کە پاشار بە قەپی توم بگرن دەگەێتەوە باش کا عومەر جان کە هاتی بۆ لای جەزای ساز وتت بم خەرا دەریای هونەرەوە ئەو لێرەوە چای مامۆستا جەزامەوە پێیان وتم کاکە ئێمە و کاتە لە هەڵەبجە بووین هاتمە سلێمانی وتم کاکە ئەوە چۆن پشمە ناو دەریای هونەرەوە تو کاکە چی بکەم چۆن وتیان کاک عومەرجان تیپێکی پێڵەن تیپ مۆسقەی هارژە تمێ تیان جەزاکەریم سەرۆکی تیپەکەیە عەلی یارە و عەبدولی سارە عومەری حەمەڕەحیمی ماچۆ بەهمەنی کلارنێتن وتم تیان ها لێ دانیشتون لەسەر شنار بوو وتم کامەی وتیان ها لای سیاحەکە لە پەنا ئاوەکە دانیشت بوون سیاحەکەی سەرچنار جاهینی تیا بوو مەڵپیان و مەزبەحی فاسۆلیاکە گەربیتان هەبێ لە شێوەی فاسۆلیا بوو منیش بەحساب قەمسەڵێکم هەبوو قەمسەڵەکەش چی بوو پاشا بەتانی بوو دایکم خوا لێ خۆش بۆی کردم بە قەمسەڵە بەتانی هەبوو خەتەکان ئەو بەتانیم کردبوو بە قەمسەڵە وەڵا هاتم جەزاش دانیشت بووتم سەلام عەلەیکم عەلەیکە سەلام کاکە بەخێر بێ وتم زەحمەت نەبێ چۆنم خەنە دەریای هونەرەوە تان دەریای هونەرتم باڵێ تووەرە کاکە گیان وڵا خوا ئاگای لێ هەر دەسوقا چاوە گرتم فەڵە نامەناو مەزبەحەوە خوا كان أو درياي هنا شيء بدو مريه خواوة بتعني كان يو اسفنج خالي يمشي بطلاق مثلا خريب خنجة من هلا أو المصباحي ساتشنارو من لەگەڵ عومەر هینە لە دوو ڕێگا بڵێن بێکۆ پەیوەندیمان زۆر بوو یەک لە مەسای ئەو کۆمیدیانە دووش لە مەسلەی مۆسیقا 3 ساڵ زۆر شانازی پێوەکەم لەگەڵ عومەرە دیار بمامە مۆسیقای ئەدێنین بەڵام ئەوە بگێڕەوەی حەفلەمان زۆر بوو ڕۆژی دوو حەفلە و لەگە عەلادین حەسەن و مام ئەوەی دینەکەوەی تفا بڕک كاكا جمال كاكا جلال اما نمان حفله هاتي نو لا هين بوين لا بيجوي لا ايران كهات مو او كان بيمو كسك ماندانا لا دكان بوي حفلتي الوقي انا قالت مو تيام درا رد تاخير بو كان خير حفله تان هيت ملا شو كان لتلزيت تباشا جان كيشير خير حر او انا باخر افتين بو حفلت لزيت يعني ببيو ابداني شنو والله باشا كان هات شلون توروشني دفت فيك بس يلا كاكا اتفاقي شبه سايزر لي انا الناس انا قاودي شي وتي لك كاكا ايمان بيلا وتنبو وتي هالشي حفليتو هي همي عشايره اذا روجان تنبو لموتيل ميريك مان هي كره لشيلاتونيك كاكا تلاويك وعت لزيت وانا مدرو يشاب خوشويستي معناه بو همو اهلي تلزيت دابا قراف دابا من يهود ايوب حفلي راقي بقرا كاكا والله عشايره جاب لها قولكم جارێکی حەفلەمان هەبوو لە باینجان بەڵێ سوودفە ماڵەکەیشی تر ماڵیان ئاوەکە یا ڕەبی 1 ملیۆن کەڕەل ئیتر شلەکەیش باینجان بووتر ئافرەتێک گینەکەیە جنیە ها باینجانەکە ئیتر پاشایەک باینجانێک هێڵگرت وتم پاشای سایمە لە ڕێک قەلاقی باینجانەکەی پیشانام لێرە چکە ئاخر ماوە قوربانتان شاوتان ماجەکە زۆر مشتاقی مامۆستا پاشا بووم ئایسە لێ بوومە چاوەکانی ماجە کرد ئەڵێ غایبە عومەر گیانەبێ بەرنامەیەکی تایبەتیش بۆ جەناب بکەم ئیتر نازانم من هەر کوڕی ئەو ڕادیۆیە و شێخ بورهان ئەوە تاجی سەرسەری ومەرە شکۆلە و تۆ عەسڵ هەر مدیری ڕادیۆکەشی بۆی بیزانم ئیستەغفیر الله من شنشی هەمووتانم کاجەزاوە توی فەخرە و گەورەی وەڵڵاهی کاکە جەلال خۆزگە بە خۆزگایی خوا ئەمە نەبێتە مۆزوعی شێخ خۆزگە بە خۆزگایی خوا من یان مەسەلەن کەسێ هەبووە دەعمێکی ئەو ڕادیۆی بکردایە بۆی کە هەموو ستافەکە لێ مەعاشیان بمان توانیا کە ئیشی کە نەکەین بین لە ڕادیۆکە بەرنامەی خۆش و بە پێش بکەین بەڵام وەڵڵاهی کاکە سوێن بخوا بەیانی ڕۆژە بێتەوە هۆڕی لێ سلف لێ مەڕە بۆ دەوامێمەوە سیارە وەڕنم بۆ لیا بازێ مەڵی تۆڕم 5 مانگە بەدەی سەران نەدی بەخوا خەریکی دەوامی ئاخر خۆشەویستی عومەر گیان خۆشەویستی لای خەڵکیش بە قوربانی هەموو جامی مەرەبشکۆل برابشوشی هەموو ئەو خۆشەویستانە و بیسەرانەیە کە گوێیان لەدەنگمەوە بینەرانی کرد لای بەکەوە من خزمەکاری هەموو ڕێزان کە ڕێزە عومەر بشکۆ دەگرن بەڕاستی سپاس دەکەین کا عومەر گیان تۆش عەزیزی ئێمەی برای ئێمەی ئێمە هەڵمان یەک عایلەین و کەسێکین تۆ برا گەورەی ئێمە من ئەڵێم خۆزگە بە خۆزگای خوا یانی ڕادیۆکە ئەوەنە داهاتێکی هەبووە کار هەمووان بەس ئیشەمان کردایە بەڵام وەڵڵاهی ئێمە خۆتان دەزانن ژیان چۆن ئەبێ هەر ڕاکی ژیان بکەی زۆر ڕاز دەکەی زۆر ڕاز دەکەی یاخوا
قوربانەوە والله هەر کارمەندی ئەو رادیۆ شوشی ئەو رادیۆ فەرقی نییە ئێمە لە یادەکانی شادایمە لە پێشی پێشەوە یادی جەناب دەکەین چکات تۆ قوربانم ئاگام لێ بۆ مەطعەم وشتەکان دوای دواوە هاتی نانم نەخواردووە لەو مەطعەمە چلکەمێنێ ێ بابە نانم نەخواردووە نانیان دەردی کاکبران ئەڵێ ماساوەکەمان پێ ڕێژ یاخوا ماڵێ بە قوڕمەجینەوە جوتنی دایما ئەڵێ مەچینەی هینە بینی بوو داوەکان کەپسەکان ئاوایە بەو خوایان ڕاست دەکات لەو مەطعەمە داوەت بووین ناویشە یەقا ماسام باوەشی بانە و شێخ بورهانەوە برا ڕۆچیم لێکردن داما بەس عومەر دەرەکەم پیشان نای پاقلاوەکە قسمەتی فانی دەریە نامی تو گەرە بۆ پوی لێکردمە تو پیاو نییە لی کاتەوە مەگەر بەساتی خوا پاش نانمان خوارد دوای بە جەلال ناوەکەی پێ بڵێ برادەرێ پاقلاوەی قسمەتی فانیەوە هەن لە گۆشەی فانیەوە تکەیە کرد پاقلاوەیە مردووە نەبرابە وتی وەڵڵا بەشیلەوە لولیاوە بێ کلێسیش لە حەفلەیەکە لە لادێکتریان کەچی لە عەلاکا پانیانە کردەوە بۆی زۆر بگرێ ئەوەی ویسیانە بیکەن بە حەفلەیەکمان جەلال جان گیان حەفلەیەکمان هەبوو لە باخی بەختیاری جاران خەڵک زۆر وەزعی زۆر حاڵ ینی گرانەکە بوو میرم هەیە خەڵک نیم شیرۆ شەکری ئەکری لە عەلاقەی پەنگوینە بەخوا نازانم ئەو زولوفەتان من سوپاس بۆ خواوەتی کنگرە هەیە منیژم من دەمێکە تەمەنم زۆرە جا هاتینە باخی بەختیاری جیازەکان دانێن لەگەڵ پاشاسێکی کابرایەک ئەوە پاشا خۆی ماوە نەمردو کابرایەک فانلێکی عەلاقەی لەبەر بوو جا شەربەتی هێنا ڕەنگ لەگەڵ شەکرای گرتەوە لەناو بەرمیلێکە یەک لە دارێکی لەبوو ماسیحەکە ئاوایە کرد دەستێکردناوی تووشی من باڵی پێشوە ناوی پاشاڵی کەون و کایناتێک با نای خۆم تم بۆ کێتیوە ها تووشی بن باڵی پرتەقاڵی بۆ خۆڵێکی پرتەقاڵی بۆ زانیە من ڕەنگ بوو ڕەنگ ئاوا گرت ئەو کۆترە ناوپەری بڕێنەوە تووشی بن باڵی پرتەقاڵی بوو پاشاڵی ئیمان دەستێنم بڵێ بیخۆ عومەر با حەفلەکەی هین بگێڕمەوەی ڕانیەکە ڕۆشتین لە کانیوتمان نانمان خوارد بیرە نە ئەی بۆ ناکاکە تۆ پێم نەوتی تۆم خەوەری لە کانیوتمان نانمان خواردنەکە چەورشت بوو کیش عومەرازە ناوزارەکە زگەرێکی داگیسان وەڵاوتی سکم قۆڕەیە بەگەیشتینە غابات یەکسەر لەوێ هینیان دانابوو کۆلایەکی برد و ڕۆی توێ بندارێکەوە داهاتەوتی گۆرانی بۆ ناوترێ بێکان وسا بيري الأخيرة بصوّل حلمان كر ما لا يبون ناوت أما يا أوه تۆم بیرکەوتەوە من و تۆ لە دیلان بووین طبعا دووسێ حەفلە دەبووە ڕۆژێک لەگەڵ ئەم پیاوانەیە ئێمە لە دیلاندا نابوو باشە لە حەوشەکەیە کوڕەگاوتی کا عومەر با گۆرانی بڵم خۆی عومەر خواخوای بوویەکێ بێ گۆرانی بڵە جا ئەم پیاوە زۆر بێتەماع بوو بۆ مەسەلەی مایکوشم هاو دەنگی لە کا عومەر گرتر بوو بەستی وتی مایکە یەک کۆپلەی وتی مایکەکەم بەرێ و نەمزانیوە لە من دەنگ ناقۆشتری ژۆرە سەرکەوتێ بۆ والله هاتی پاشا نییە پاشا دوو مکەبەرەی هەبوو ڕوباعیان پێ و جەلال دێ ڕوباع بەڵێ چاکم بیرە تو خوا حەفلەمان هەبوو لە باخی بەختیاری جوانە مەرگیش لە خوار ئێمەوە حەفلەی هەبوو پاشایش پیانە و دەیناکۆرد ئەو کاتەوە جەلالی سەباوی دەیناکۆرد ماوە بەڵێ ئێستا تازە پاشان دەیناکۆردێکی پێ بوو کاکە وەڵڵای هەچی ئەجیزەی تەقەنیاتی مویمە بوو پاشاوە بوو کاکە سەوتی یاپی ئێمەش نەمانزانی جوانە مەرگە وردە وردەها داماوە پشتێن کراوە لە ناو بژیا بووە خوا وتی سڵاوتان لێ بێت سڵاو جەلال گیان چۆن هاتیەوە جەمال وتی وەڵڵای کاکە بۆ لای ئێوە هاتووم مەرابەرکە وتی وەڵڵای کاکە یا حەفلەکەیانمە ئێرەکەین بە دوو حەفلە وتی یا کزیکەنتم بۆ وتی کوڕی خوا هەرچێڵەن خەڵک بۆ ئێوە وەڵەپەڕێ هەجیان لەوەی من نییە تمەس داماوە جیازەکانی ئەو کز بوو لە حەفلەیەکە مۆلیدەکە خۆی ناو پەرچەکە بە لەرزا ئەما بەدەسڕاتەوە ناو پەرچەکە یان لە هەمووی بە قووەتر لە شوێنێ بووین ناوەکەی ناڵێم حەفلەیەکمان هەبوو جەلالی برام بەڵێ هەرچۆن کەوتینە حەفلە و ناوەکەی حەفلەیە هینەکە لە ئیشکەوت مۆلیدەکە بەڵێ ئێوتم پاشاگیان ئەوتم شەوە بووتم پاشاگیان نەمانوی مۆلێکی بە قوت چاک بێنم پاشاوتی کاکی جان خۆت زانی خەڵکی پاشا سەرپەرشتی شتەکانیە کرد وتی کاکە چی لێ بکەم ئیش ناکە ینی لەوێ دەکەی سلف ئیشەکەی ناوەتە حەفلە ئیش ناکە بە سڵاتی من چییە وتم باش پاشاگیان بێ لاچ خۆلایە بە خەڵک تووڕە بۆ میتە منیش
قژم بوو بەتەل هەر هەندلم لێ هەریشی نەکرد هەر هەندلم لێ هەریشی نەکرد جەلال شەو بوو تا سەر سنگم بەرزم کردەوە مۆلەکەوی یان بە عەرزە کە یان بە عەرزە سەلامەتی پەنجە قاچی کەوتم دم چی بووتی هیچ لەو دی با من تاوایکەم وەستا عومەر لێ باوەشی پیاکرێ سەرەتی توخوا قاچی چی خواکە عومەری شکا بوو پەنجە شکا بوو کەچی عومەری ئەگەر هیچی نەبڕۆ هەڵپەڕەکە بڕات تاوایکرێ ئەرە بە ذاتی خۆشمە برادەران لە پەڕێک لەرایی ناڵم داما قاچیشکە سێتەیە لە پەڕێکی قاچیان بە عەرزای ئاخ ئەرە بە بیندە ئەی برا ڕۆنەکەم خۆزگەکە عومەر لێرە بووی تایە بەداخەوە والله برام بە ذاتی خوا نەمزانی پاشا مقابلەیەکیم سوکیشتانەکەم والله من ئەمڕۆ خۆشترین ڕۆژی ژیانمە کە گوێبیستی تۆی بەڕێز کە گوێبیستی ئەو دەنگەی پاشا بووم بەڕاستی پاشا یەکێکە لە هونەرمەندە ئەزانشی بڕواکە یەکێکە لە پێشمەرگە ونبووەکان هەمە فقۆتەکان پێشمەرگەیەکە نەبێتەوە چکە بەڕاستی کاتێک ئیشی لەگەڵ من کردو خەڵک نەیزانێ دۆبلات ئەزانی چۆنەکە جەلال خۆسوبەتەکە لێگەڕێ پاشا تەعنیش بوو یعنی کۆمیدیاکەی کۆمیدیاش بوو بەڵام نەسیحەتیش بوو ڕاحێش بوو نەسیحەتیش بوو نەسیحەتیش بوو یعنی شتێکی زۆر بە قووەتیە کرد بەڕاستی بەڵام بەداخەوە ئیسا سەرێکی لەگەڵ ڕێز و خۆشەویستی بۆ هەنێک سەرەکەی کۆمەڵێکا توتناوە لە خوارم دۆبلاژەکەی جوێنیان بۆ بەرزاتی خوا بیرم هەیە شتێکمان دۆبلاژەکر هیوارێکی تیا بوو پاشاوتی نانەناو بسڕنەوەمان بۆ کاکە بۆ مناڵ خراپە سەبەب مناڵەقی چێ کاکە مناڵ گوێ لێ بێ براکەم خراپە دوای مناڵ بێتەر بێتەوێ نابێ پاشا خۆی فیلتەر بوو خۆی مخریج بوو وەڵی خۆی هەموو شتێ بوو بەیەوە جوان بووم عومەرجان بەڕاستی پاشا بڕوان پێ بکە خۆزگە بە خۆزگایی خواجە حرمەتم هەیە دەسەڵات هەبوایە پەیکەری بۆ کردایە بۆ کابرا زۆر گەورەی بە ناوی خوا بۆیە پەیکەرمەوە پاشا کردایە ئەرە وەڵڵا بە کابراایکی هەموو کاکە و پەیکەرێکی بۆ کردین لە ئەوڵی سلێمانی دایاری چەنی تێچێ تی 4 دەفەرتی 2 دەفەرم بنێ خۆمە چۆن ڕۆژە لێوەسە هەردوو بەن بەخۆمەچم لێوەسە هونەرمەند دەوە هێمەل کراوە چواری تێچێت 2 دەفەرم بنێچم بە ڕووتی چۆنەزانێ ئەوەوەسە هەڵوازان گاکە بەجی تا زیینویشتمان بۆ بکەن بیریە زەلامێک هاو دوان بوون هاتمتیان حەفلەمان هەیە تۆ شتەی کامێرەتان گرتۆ ویسی بۆ مەریانی لینام سەوەر بوو ویسی کامێرەکە بۆ ئەو بگرێت عومەر بە حساب پیاتیکە وتی ئەی کامیری ڤیدیۆتان گرتووە وەڵای F16ێکمان گرتووە F16 تیارەیە کا عومەر لەم شەوانە خەجاڵەت زۆری لە کاتان گرتی لە شوێنە دانیشت بوو داوەت بووین با بڵێن هینەکە مەجلیسێکی ئەوە بوو با بڵێن شعبیانەی خۆمان کوڕێکاتە ژوورەوە مامۆسایەکی بەڕێز دانیشت بوو وتی ئەوە فڵان کەس فترەیەکە ناوبینم نوێژ بکەیت بۆچی لە نوێژەکان چیتەوە وتی وەڵاهی مامۆسا قورئان تۆزە کەم کردوتەوە وتی نابێ کەمیکەیتەوە ئەوانە وتی وەڵی مامۆسا بۆ جگەرەکە ژوا بوو مردە وردەکەمم کردەوە دوایی تەرکم کرد وتی سەرێ لە قۆڕی والله برام یادەوەری خۆم سەو جەلالی لەگەڵ دانیشتۆ بەقەت دنیا یادەوەری لەگەڵ جەلالە هەیە بەخوا لەگەڵ هەمووتانە هەمە عومەرە بچکۆل بە ئێوە جوانە وەڵی من خزمەکاری هەمووتانم بە ذاتی خۆ برای گەورەی هەموو کاتێ خۆتە زانی ناوێری لەم وڵاتە شتێک باسەکەی سەمەچمە ئەی خات سەرخۆی ئەوەی خات سەرخۆی نەوەڵە هەر بێدەنگی باشترە بەخوا ڕۆژە دەم و پلی منی ژەیە نەخوارەوە تۆ پەلە مەکە بەخوا جەلال منەوە پێشۆشتم خوێندۆ زەلام پێتم گوێ بگرێتی تما تەلەفۆنێکم بۆ هاوتی گوێ بگرە ئەگەر کە قسەکەی ئەگا لەدە من نەبێ یەکنەوە ئەو کوشم ئەزانی چۆن وتی لە پێشا بوو بژن جا بوو شۆن یانە شتێک وێنە من برنجم وتی بوو بژن ئەمجا بوو شۆن یعنی وەرە جارێ پیشەکان دەرێن نانای شەڵا هیچمان لێ خۆشەوە هاوڵاتیانی بەڕێش خۆمە چیمانە کاکە ئێمە چیمانە ئێمە دڵی خەڵک خۆشەگەین بەبێ شێکارە دانیشتۆ پێکەنێ خەبەت جدی بە قورئان چەند من بە چێکم ناخۆشەکە کاک جەلال زەلام لە بازاڕێکی عومەر ئەوە ماوی لە دوو بلۆک بەسەر مەگاکەی بۆچی نەمێنن یانی دەوەرە دوو بلۆک بەسەر حەزەکەن بمرین یانی تێ ناگەم هەشێم پێگاڵەوە ماوی تەمەنە درێژ بێ ئیشەڵڵا تەمەنە درێژ بێ ساڵە عومەری گیان زۆر خۆشحاڵ بووین زۆر داوای لەبوردن پێکەین زۆر لە کاتمان گرتی نە بەخوا من ئەو کاتەم پێخۆشەکە گوێم لەدەنگیەوەیە بەڕاستی من سوپاسی کاک ڕێباز و ئێوەکەم کە منتان بەسەر کردەوە جارێکیکە ینی بڕوا بکە ئەمە نەماساوە نە هیچ شتێکە چکە لە کووردا شتێ بڵێ یەکسەڵەن ماساوە من چاوتان ماجەکەم لە کاک جەزا و شێخ بورهان و کاک ڕێباز و هەرچێ لەو ڕادیۆیە هەمووی براو پشت و بەنای منە بەڵام پاشا زۆر تایبەتە بەڕاستی ئەم کەناڵانە ئێستا زۆر ئیمالن بۆیە ئەم پیاوەیان بان کردایە وەڵڵاهی
کەیانوو هاتەوە لە مەتاڕ گوڵباران کرایە پیاوێکی زۆر جوانە شانازی بێەوە کە مەزانشی کاکجەلال و ئەم بەرنامە جوانتان هەرموتان کاکڕێباز بە ذاتی خوا بە ذاتی خوا ڕۆژێکیان هاتووە بۆ هین بۆ هاتوون هینمان گۆرانێکی هندی هەیە ئەوەی کە لە قێگاوی هەشتەکەوێ نازان خۆیزانانی بە ذاتی خوا بە ذات و بێعیبی خوانیە هەر ئەوە نەمازانی یەک جوێنی هەمومانی کرد بە میزەڵان یەکێ زەرد و یەکێ قوتەخاڵی و یەکێ سوور هەموو میزەڵانی ئەم جلانەری کوێنە هەمووی لە پارەی خۆی کردی جلیستین قشی سەناعە و کورە وەڵام جاچینە جا لە هەمووی بە قوتر ڕۆژێ منی کرد بە ئافرەت وتی کا عەمەر کە ڕۆشتم این بۆ پێم وایە گوتانی ماوەتا کامەران عومەر بوو نەکەی سەفەرکەی نەکەی سەفەرکەی ئەوە وتی عومەر جان اینجا تی باش پاشا یانوتم ئافرەت عینەوێتنی هەیە من چی بکەم کاکە میزەڵانم پێ برا فلان شێکرد أنا على أساس أنه ممكن كاميرا كده سلمى بوتان عمر راك وخوله بقاش يعني نيلي سفر الله بو قرآن جلال لقيا بعد صوتي بو هاتوا كنت مكبي صلاة قاعد سنم تقي حالتنا أوكم لا شخصية قبل راسك أنا بخوال شخصية قبل مثال أنا كان لسنم ما تقي أو كاتب بزور إيه ما يكر بجنو إيه ما يكر ببيرجنو إيه ما يكر بكشو يعني أم بياو زور شايسه ويك الرزي ده بقري براس ما جاء عادي ما مش معنكر بكردي وخلق زور بدليبو يستاج من جيلي أقرمه وكيت لا على فيسبوك أرى والله عادي ما مش زور مهم بو إيزابيل ماريمار بذاتي خو عادي ما مانكر بجمارة بيجميرة شوار كسي أو هم صوته راست هم صوته شوار كسوين بقرآن والله راستك والله بداخل استا اوشتا ناكري يعني بجدي استا بدا بيكي تو بو ناكري تو كوركاكا اي جهاز كان اشتاك جهازي ويدانا بقرآن جلال جهازي تيتانا قاشا كدوبلاجي كود الوي بلا فرمو يعني جهاز كان هالجهاز كيكي الوي بلا فرمو جهاز كان وايد ها بينيا بيكت بفيديو كمان بجدي بو جهاز انا تقنيات النزمانه او هم مشتي كردوها براسي باشا شايسي ريزه يعني ايش كميته ايش كميته وانا علم شايسي زور ريزه زور بالريزي تاع عمر جان لكات ما نقرتي داوي لبردني لكن ريزو حرمت ما يبو خانوادك وبتايبتي خێزانێکە خوشک و دایک و براژنی منە بە قوربانم جەلا گیان تۆش کوڕێکی لە ماڵی ئێمە خواگەی نییە بەقەدەر ئەو خوشکەزانم بەڕێزی لە دەستەکانە ماژەکەم خوا ئەوانە لێ بە قوربانم چاکەین دەکاتمان ڕێز و حرمەتمان قبول بکە دەست و چاو بە قوربانتان سواز بۆی کە منتان وەرگرت سپاس بۆ ئەو هەموو وشە جوانانەی بەرامبەری ڕادیۆکەم و بەرامبەری کاکە پاشان کاک پاشا زۆر لەوە زیاترە کە کاعمەریش باسی کرد دەست و چاو خۆش بە سپاس دەکەم حاجی سامانم لەگەڵایە حاجی خەجاڵەتم داوای لێبردنی لە یەکەم شوێنەکەم گرتووی ئەمڕۆ دژمنی خەجاڵەت بێ بە قوربانە بوو بمگورە زۆر لەسەر خەدمایتەوە خەجاڵەتی خۆ ناکۆرە جایمە ماڵی خۆمانە برا پێش هەموو شتێ تەندروستی و چۆنە بەرەو باشبوون ڕۆشتوش دەخوا بە زیاد بێشکر بۆ خوای گەورە بەرەو نەجادبوون ڕۆشتم قوربانم کاک جەلالگیان هەر ناوەکەشە بنووسێ جەلالی حاجی عەلی کوورە بچووکی دەکەم فەخ جاخۆ گەورە بم بەوە زۆر گەورە بم من قوربانم خۆ دەرگەورەی بە خێراتنی ئەو گوڵە جوانە ئەگەم ئەو گوڵە جوانی تەنیشتێک کاکە پاشا بەڕاستی ئەمڕۆ حەزمە کرد لێ بوومایە حەزمە کرد یعنی پێشات بوومایە بەڕاستی کەسایەتی کاکە پاشا یعنی ئەگە بڵێم بۆ ئێمە زۆر گەورە بوو کاتی خۆی ئێمە لە بەرنامەی زەنگ ڕێکی تایبەت کرد بوو بە کاک پاشا یعنی دۆبلاژانێکی کرد بەڕاستی ئێسەر لە یوتیوب و وەکو ئەشیفێکی خۆشم هەر لەلا ماوەتەوە یاخوا بەخێرێتەوە سەر چاوم بەڕاستی ئەو کاکە پاشایە بەرنامەکەی ئێمەی ئەگە بڵم لە سایان 90 بەرەو پێش برد و گەورەی کرد قوربانم کاک سامان خۆتان بە خێراتنەوەی دیەکەم حەزمەکەن ئەمڕۆ لێ بوومایە و پێیاشنا بوومایەوە و جاریکە ئیشەڵا هە لە نزیک شەوی بینم بە ئەم هەفتەیە چەند ڕۆژە بە تەواوەتی تر توانم بێمەوە دەرەوە طبعا خەجاڵەتی لای جەناب پیاوە لەسەر سەفەرە ئەگەڕێتەوە جینا هەڵمەگر بە ئەو بەرنامەی جەناب بەس کە وتی ئەگەڕێمەوە وتم بە قورعان فریای بەرنامەکەی کاک سامان ناکەوێ ناچار من خۆم پێشکەش یەکەم زۆر داوای لێبردنی لە یەکەم خەجاڵەتم هیچ فەرمان نییە کاک جەلایجان ئەوە ماڵی هەموو لایەکمانە ئەو شتانە یعنی ببی قۆزیتەوە لەوان کابرا لەسەر سەفەر بێ چەند ڕۆژێک بتوانێت یعنی بڕاتەوە ئەوە
يعني ابي حالي بۆ بڕخسێنێت کە يعني ئەو بۆشاییکە هەیە لە بەرنامەکە پڕکرێتەوە بەڕێز بە کاک جەزا من سپاسی هەموو لایەکەکەم بەرنامەی پێش و کاک جەزا بەڕاستی هاوکار بوو مەمنون بوو ئەمڕۆژ بە هەمان شێوە سپاسی بەڕێز دەکەم کە يعني بەڕێز توانیت ئەو بۆشایە پڕکەیتەوە من مەمنونی تۆم خاوەن ڕێزی سپاس دەکەم تۆ گەورەی بانم کاک سامان تۆ مامۆستای منی هەموو کاتێ قوربانە بەم حەزم نییە من بچووکی هەموو لایەکم خۆم بە بچووکی هەموو کەسێکە تۆ گەورەی کاک ئەوەی کە لە هەچ شوێنێکەوە خزمەت کات بە هونەر و بە هونەرمەندان و بە هونەردۆست ڕاستی ئەو گەورەی خۆیەتی من نازانم چی بۆ کاک پاشا بڵێم بەخوا ئەو پیاوە زۆر گەورەیە یعنی بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە نەک لێرە ئێستا لە دەرێشەوە لە دەریشەوە بە هەمان شێوە مشتەکانی هەبینم بەڕاستی هەمووی شتی جوان پێشکەشەکات لەگەڵ ئەو ستافیکە لەگەڵ یاتی یاخوا هەر سەرکەوتوو بێ و نمونەی زۆر بێ ڕاستی کارەکانی جێگای دەستخۆشیە یعنی گەورەیە بۆ هونەر کە ئەو پیاوە کۆڵی نایە و لەدال هەر بەردەوامیشە من هەردوو چای ماجەکەم زۆر خۆشحاڵ بووم کە توانین لەم بەرنامەی خۆم خۆتەوە کاک جەلال بەڵام ئەگەر تەمەن درێژ بێ نازانم کەی ئەڕاتەوە کاک پاشار حەزمە کرد بە دیداری شاد بووم ئەو بینم بەم نزیکانە کاک سامان ئینشەڵڵا بە قوربان ئینشەڵڵا ئەم چەند ڕۆژەی تر ئێمە دەرەوە و تەلەفۆنیشە بۆکەم ئێمە خزمەتە بەخوا من ئێمە خزمەت هیوای سەلامەتی بۆ بەڕێزت خوای گەورە شفای بەخێرێ بۆ قوربانی دڵم بە ساقم سپاس دەکەم بە قوربانی هەمووتان چای هەموو تاماجەکەم سپاسی هەموو کاک جەزا و هەموو کارمەندانی ڕادیۆکەم بەڕاستی کەم تەرخەمیان نەکرد بەرامبەر بە من لە هەواڵ پرسینم لا و کاریکردن بە هەموو شێوەیەک مەمنون یەک بێتانم بەڕاستی ئەگە بڵێم ئەوە ناکە من مەمنونی هەموو لایەکیانم خزمەکاری جەنابتی بەداخەوە جێ و خاڵیە بەڵام دوو هەفتەیە هەر بەجددی جێگە و خاڵیە قوربان دەبم قوربانی هەموو لایەکدام بەڕاستی یاخوا هەموو کەس دوور لەم نەخۆشیە بەڕاستی یعنی نەخۆشیە کاگەر کەسێک زۆر تەحمولی ناکات بەخوا ناتوانێت پێ بژی زۆر کەسێک کەس ماندووە کات بەڕاستی بێتاقەت دەکات هیلاک دەکات یعنی ئەو ئازار و ئێش و ئازاری کە هەیەی بڕوا ناکەم لە یعنی وەڵام هیچ شتێکی ئاوام تایسەکانە من نبینیوە لە یعنی نەخۆشیم کردووە بەس بەم شێوەیە نەبووە یاخوا دوور بێ لە هەموو کات یاخوا ئەوەی کە توش بووە خوای گەورە شیفای بە یاخوا کەس توش نەبێت من هیچم نەماوە بۆ بەڕێستان کاک جەلاجان یاخوا دەستی تۆ خۆش بێ و بە خێراتنی کاکە پاشاژەکەم دووبارە و سێبارە بەرنامەکەی قەشەنگ کرد چای ماجەکەم دەستی ماندوو بوو نیە گوشم زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ هونەرمەندی ئەزیز ئەندامی ڕادیۆی میلی گەڕیان کاک سامانی حاجی عەلی بە هیوای ئەوەی ئیشەڵڵا خوای گەورە شفا بۆ بنێرێ و ناومان بە دروستێکی باش و لەشێکی ساف سپاس بۆ پەیوەندیەکە و داوای لەبردنی لێتین زۆر لە کاتمان گرتی خەجاڵەتی سپاس بۆ کاک ڕێپاز و بۆ هەموو لایەکتان تۆ عەزیزی ئێمەی کاک سامان گیان دەست و چاوە خۆش بێ خوای گەورە شفا بۆ بە هیوای ئەوەی ئیشەڵڵا ئەم دەردە لە هەموو کەس بە دوور بێ و هەر کەسیش گرتی بە ئاسانترین شێوە خوای گەورە یارمەتی با و لێی بێتەوە حورمەتمەیە بۆ جەناب کاک عوبێدی حەمەچیلۆ بە ناوی کاکە پاشاشەوە تۆ برای ئەزیزی ئێمەی ڕێباز گیان ئەگەر پەیوەندی ڕاگری مەمنونە دەبم سپاس دەکەم قوربانە بوو سپاس بۆ ئەو بەڕێزانەش کە پەیوەندیان کرد پاشا گیان وابزانم هەر کەس گوێی لە دەنگە نەبوو مەمنونم چایان گەورە کردم زۆر خۆش با لە ئەوەڵەوە بچینە لای من ئەزان بەس بینەرانی بەڕێز نازانێ لە ساڵی چەندەوە هاتیتە ناو دنیای میوزیک باش لە دوای ئەویش کۆمیدیە باش بەزانین چیە کێشەکە لەوایە خەڵق نازانێ هەنێ شت هەیە هەنێ کار کراوە نازانێت کە ئێمەین باش ئەمە تۆزە حەزەکەم ڕوون بێ بۆ خەڵق من هەشتا دەستم کرد بە مۆسیقا ساڵ هەشتا جار دەستم کرد بە مۆسیقا دواتر دوای ساڵێک چوومە بینازەوە تاکو ساڵی 91 دوای انتیفازەکەی بەسەرا هات و ڕاپەڕینەکە بڵێن ڕاکردنەکە و هاتینەوەمانە تیپی ناز دیسانە لەگەڵیان بوومە تا ساڵی 95 ساڵێدا بڕام چوومیشی مەطعەم و شتم کرد دواتر 96 بوو ئازان لەبین 96 لەگەڵ هونەرمەند عومەر بسکۆل و علادین حەسەنە بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ وازان لەگەڵیان بووم ئەو ماوەی زۆر شانازی پێوەکەم بەڕاستی زۆر خۆش بوو ئەو دیهاتانە هەمووی چوین حەفلەمان کردین ئینسانی بەڕێز و خۆشەویست و بەسەرهاتی خۆشەوانە ئەمە وەکو مۆسیقا تر دواتر ساڵی 2003 چوون بۆ وڵاتی سوید
لێش هەر مۆسیقا مەکرێتامە خیرانە لە ماڵە ستودیۆ شتم هەیە زیاتر ئیشی مونتاژ و شتەکەم لە ماڵەوە مۆسیقاشی تێکەڵاکەم لەش سپاس ئیشی سەوت بەڵام مەسەلەی کۆمیدیا ساڵی 95 دەستم پێ کرد ساڵی 95 جا با یەک پێش ئەوی بچمە سەر کۆمیدیا من خۆم شانازی بە بازاری مەجیبەکەوەکەم بازاری مۆسیقاکە بەڕێی من سەمەنەوە نزیکی 19 ساڵە لە وڵاتی سویدم یعنی مەسەلەی مۆسیقای ئەوێ کە لەوێ لە ئەکادیمیا خوێنی نازان چی و چی بەڕێی من ئەم بازاری مۆسیقایە یعنی زانکۆیەکە بۆ خۆی یعنی ئەوەی لەوێ هات پێێتە دەرم شانازی پێوەکەم یعنی ئەو دەست و پەنجەی و مۆسیقیانی کە لێرە فێر بوون ئەو گۆرانی بێژانی کە لێرە ئەوکو مەدرسەیەکە یعنی هیچ فەرقی نییە لەگەڵ مەعهەدا بەجددی یعنی ئەمە وەرەوە ئێمە سەماعی بەڵام هەمووی عاسفی بەقوات هەمووی دەست و پەنجەیان خۆش تۆ لێ ئەم ڕازیت وەکو عاسفێتی کۆن زۆر لە کیبۆردەوە لە هەموو لە ئالەتەوە تەرەکانەوە لە ئالەتە هەوایەکان و عازف باڵەبانەکان بەڕاستی عاسفی باشن چای هەر هەمویان ماچەکەم خۆم شخصی خۆم پەروەردەی ئەو بازارم شانازی پێوەکەم لای هەموو کەس وتومە ئەیش تۆ جێگەی فەخری و ڕێز و شانازیت من وەکو خۆم بە مامۆستای خۆمە دەزانم چکە هەڵبەتە کاتی خۆی تۆیش دەورێکی باش هەبوو بۆ من کە من فێر بوو وەلەو من بەقەر یەک پەنجەی تۆ بەڵام دەورێکی باش هەبوو من سپاسی جەناب دەکەم پاشا بێجگە لە کاری با بڵێن دۆبلاژ و نواندن و میوزیک لە سوید ئیشێکی تر هەیە بەڵێ خۆی سێکاسە کە ئەچیتەوە وڵاتانە ئۆتۆماتیکی وای لێبی بە مۆزاف ینی بێت تۆ دەوامێکە هەبێ ڕۆژی 8 سعات 10 سعات بۆی مەعاشێکت هەبێت و پێی بژیت ناتوانانی بە مۆسیقا بژیت ناتوانانی بە هونەر و شت بژیت من هینە لە شەریکێکی پاس لێ پاس لێ خۆم و دەرسی شەڵێمەوە ئەتوانی یەک شەر ئێستا ئەچینە سەر بەسەر هات و نوکتە و هینەکەن بەس بۆ هاوڵاتیانی بەڕێز بۆ بینەرانی بەڕێز و بیسەرانی بەڕێز ئەگەر تۆزە شیکاریم بیتێ لەسەر حەزەکەم وەکو سیستەمی هاتوچووی سوید و خەتی پاس و سەلامەتی کە چۆن بیر لە هینەکەنەوە هاوڵاتی لێ زۆر گرنگە بەلایەنەوە هاوڵاتی دەرەجەیەکە پیادەڕەوی یەکەمە لە باسی هاتوچۆکم دووهەم پاسکیلە یعنی ئەبێ پاسکیل بۆ بوەستێ سیارە قیتار هەمووی بۆ کەسە بۆستێکە بە یاڕا بە پێپەڕێتەوە لە دوایەوە سیارە بێ بۆ پاسکیل بوەستێ پاس ئەبێ بۆ قیتار بوەستێ سیارە بۆ پاس ئەبێ بوەستێ ها بە بچووکیە لەسەر مەسەلەی پاس من لە شەریکێکی پاس ئیشەکەم زۆر ینی 12 ساڵە ئەو خەتانە نەوەستاون ینی ئەو بەفری لە سویدا ئەبارێ ینی لەوانێ بڵم نیومەتی تیرەکە بەڵام پاس هەر ناوەستێ چۆن ناوەستێ سیستەمی پاس نابێت بوەستێ چکە گەر بوەستێ خەڵق لە 170 سوید بە پاس هاتوچۆکە بۆ لەبەری پاس لە کاتی خۆیان بگەێنێ تێگەی لە کاتی خۆیان بگەێنێ بەس کە بە سیارە ڕووی لە کاتی خۆتان ناگەکەیتە ترافیکەوە بەس خەتی پاس ئەگەر سێ سایت بێ سایتێک بۆ پاس دایمە جیاکراوەتەوە نابێ بوەستیت نابێ بۆستی سە بۆ منە لێ تەوقیتە وەلو سەوای لێ هاتووە ینی هەموو ماڵی گەر 5 کەس بن بە حتمما دوانیان یانێکیان هەر لە ئەوروپان ئەوانە هەمووی ئاسانە لای خەڵق بەڵام باسی بسات هاتوچووی پاسی ئەوەیەکەم زۆر گرنگی پێ ئەیرێت بۆ نمونە تۆ بەیانی ساعت 8 بێت لە دوانبی 7:30 سواری پاسەکە بیت ناوەستێ و پاسە بزەبێت کە ئەڵێ دەی بێ بۆ 8 لەوێم دەی بێ بۆ 8 و گێنێت چکە بە تەوقیتە بڵات دەست و چاو خۆش بێ ئیزرائیل جان ئەمە عوبێدی حەمەکیلۆیە مام ئیزرائیل کاکە عوبێد جەلال کارزان گیان تۆڵی ئیزرائیل ماڵە ئاوا چۆنن کاکەی جان ئاکسڵاو ماڵەوە بێوتە ئیزرائیل لە ترسە لە ترسە نەوێرە بڵێم ئامن کارزان فاروقە کارزان چۆنی کاکە جیران ڕێز و سڵام هەیە بۆ یەک بەیەکتان لەو ڕادیۆیە بە تایبەتی کاکە باشا کاکە جەلال گۆڵی کاک جەزای ساز کاکە ڕێباز کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم ڕێز و حورمەتم هەیە بۆ یەک بەیەکتان زۆر خۆشحاڵ بووم بە بینینی کاکە پاشای گوڵ و دڵ لێرەوە قوربان سپاس قوربانە بم کاکە گیان من زیاتر خۆشحاڵ بووم بە ساقڵ بووم
چاوەکەمی کەوتە ئیزرائیل وتم تۆ بڵێ من بم ڕێباز وتی ئیزرائیل عوبێدی حەمەچیلۆ نازناوەکەی ئیزرائیلە با بڵێن وام زانی ئەوە ئێستا سڵاوێکی چینات با بڵێن ئاها ڕێز و سڵاومانەیە بۆ هەموو لایەک کارزان یەک چیت هەیە لەگەڵ پاشایە بەسەرهاتێکی خۆش بۆی بینەرانی بەڕێز تۆزە دڵیان خۆش بێت اینجا چیمان نییە لەگەڵ پاشا وڵی زۆر یادگاری خۆشمەیە تەڵان یەکەم حەفلە من لەگەڵ پاشا کردم کە فێری مۆسیقا بوو باش بیرێ لە سەرچنار وازە مەکتەبێ بوو بوو لە مەکتەبێکی کچان بوو لە سەرچنار سایزەرێکیاندا نابوو ئەم شوانە ئەمی هێنا کە کارزانیێنا منیش نەمزانی ئەم چەپە بوو سایزەرەکەیاندا نابوو ئاوە ئەم هاو لێرەوە یعنی هەمووی من بووم هەمووی لەولا بەس ئەم کول لەولاوەستا وەگو لە ناو خەڵقەکە وەستا ئەو مەسیقای بێ ئینجاشتی زۆر خۆشمانە هەم لەگەڵ کاکە جەلالە هەم لەگەڵ کاکە پاشا بەزێکیشانە جەرمەوە ڕۆژێکیان دەمە ئێوارە بوو پاشاوتی تەجیلاتێکمانەیە بۆ کابراێک لە پێنجونەوە هاتوو باش وەڵای تر چوینەوە مۆلیدە و وەزم کارەبا بوو نازانیان مۆلیدە بوو یا کارەبا بووە حاصل سایزەرەکەمان بردەوە چوینەوە بۆ ماڵی پاشا لەوێ کەسی لێ نەبوو لێ تەجیلاتەکەی بۆ بکەین جاو زەمانە تەجیلی ڕایسن نبوو بۆ نازانم چ تەجیلێ بوو تەکنیک بوو شتێکی تەکنیکە ڕەشەکە بوو دیوێکیمان تەواو کرد کابرا زۆر غەڵەت و شتێ کردی جاو کاتە ئەوایە نەوەستایتە تاکو یەک دیوە تەواو کە دیوێکیمان بازە حەڵتاو کرد دیوەکەی کەی ڕۆی لە هەوڵ زۆر باشاو دیوی دووەمی هاو یەک سانیما بوو تەواو بێ کابرا دەمی تەتەڵە پەتەڵی کرد وەڵا پاشاش بووی لە هەوڵەم دیز دەست پێ نەکەینەوە ڕێک پلاکەکەی ڕاکێشا هەمووی کوژانەوەتی بوو بە قەفڵ ئێتە کابراوتی وەسی بوو کارەبا بڕاوتی ناتەواو تەجیلاتەکە تەواو کارە چیتر شتێکی من و تۆ هەیە ڕۆژێکیان بەڵێ باوەی خۆم خۆ بجەرمەوە جەلا ڕۆژێکیان چوون بۆ نان خواردن نیوەڕۆ بوو ئەوستا خوا ئەفریقا لەگەڵ جەمال و جەزاوانە من عەزمە کرد جەلالیش لە دوکان لەگەڵمانە بوو چوون بۆ نان خواردن دوایی هاتمەوە چاکەم بەدەستەوە بوو دانم باکردەوە سوتفە بەلای دوکانەکە ڕۆشتم سەرەکەم جەمال نەسیحەتی جەلالەکە وەڵا بەستامتم با بزانم چی پێڵێ وتی جەلال جۆ بگرە ئەم ماوەیە فرسەتە کارزان لێرێ و ئەمانە هەوڵ بەخۆ فێری سایزەرەکە بکە و با ئەو فێر بێت و ئێمە دەریەکەین و تۆ وەرە جێگاکەی منیش هاتمەوە بەسەرەوتی جەلال یەکسەوتی کارزانەمەوە فێری سایزەر بم ئێمە ژوتم قایچێکە ئەمە هایەتی شەرتیمانە بوو لە دوکان ڕۆژانە وتی جەمال وتی کاکە تەمرینی پێ بکەوە باشە جەلال هاو ئەوی مەقامی حیجاز چییە من ئەموو بەیاتێکم بۆ لێ ئەموو حیجازە ئەوی بەیات چییە سەبایەکم بۆ لێ ئەموو ئەمە بەیاتە ئیدەوەل حاصل بوو بە ڕەمەزان سینی و زەرفە بوو لە هۆڵی شایی جەمال وتی کاکەم ڕەمەزانە پێویستمان بە تۆ نییە وەڵا جەلالیان بردبوو یەکەم گۆرانی جەمال خوا ئەفریقا پێویست بوو ئایەک مەقامی سەبان بۆ لێیە جەلال یەک حیجازی بۆ لێیە بوو هەستا خوارەوە وتیەوە چێ فێری کردوتم کارزان پێ بە بەیانی بیکوژم وەڵا ڕاستەکەی یادگاری زۆر خۆشمانەیە لەگەڵ پاشا لەگەڵ ماما ئێستاش ماوە ڕستمان بە قوربان وەڵایی کارزان لەگەڵ ڕێبازە بە هەردووکمان بۆ فەیسبوک و هینەکەت ئەگەڕین پەیوەندی پێوە بکەین دەست خۆش بە خۆ پەیوەندی و کرد زۆرم پێخۆش بوو چاوت ماچەکە وەڵای زۆر سپاسی کاکە ڕێباز دەکەم زۆر خۆشحاڵم جۆم لە دەنگی پاشا کاک جەلال ڕێز و سڵامێ بۆ کاک گۆران ئەوانەی ئەو ستافەی کە لەوێ ئیشەکەن بەڕاستی دەستان خۆش بێ ئەم مینبەرە هیوادارم هەر بمێنێ لەبەرەوەی هونەرمەندەمیلەکان لە زۆر کۆنەوە ئێمە مەسەن کاری جوان و هەرچیەکمان کردووە لەوانەیە پشتگوێ کرابێ لەبەرەوەی یەک مینبەری جوان نەبووە کە بگاتە گوێی خەڵک بەدوانی بەڕاستی و ئیشانەی کە وەختی خۆی کاک پاشا ئەیکرد بەڕاستی شتێکی جوان بوو ئێستا شتێرەکەیتەوە مەسەن ڕاستە تەکنیکی ئەو سەردەمە تەکنیکیشی
مەسەن پرۆفیشناڵ نەبوو ئالەتی وا لە بەردەستانەوە بەڵام لە چاو ئەو شتانەی ئیستا مەسەن شتێکی زۆر زۆر جوان بوو بەڵام بە حکمی ئەوەی هیچ مینبەرێکی هونەرمەندی ملی نەبووە کە بتوانین ئێمە خۆم شتەکانی خۆمانی لێ بڵاوکەن من دەستخۆشی لە کاک زەزا و لە هەموو ستافەکانم زۆر سپاس کارزانکەم زۆر مەمنون سپاس خۆت گەورەی بەڕێزم زۆر خۆشحاڵ بووم ئینشەڵا ڕێز و سڵامێ بۆ هەموو لایەک و کاتێکی خۆشتان بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکە و بۆ هونەرمەندی خۆشەویست کا کارزان فاروق خۆشحاڵە کردین گەورە کردین زۆر سپاس دەکەم تاوان پاشا گیان ئیترەوە خۆیە بێ بە ساونای گەڕیان ئاوە چەند دەقەیەکی تر باش بچینە لای نەختێ بەسەرهات و ئاخر زەلام نییە بەقەرتۆ بەسەرهاتیە بێ با بچینە لای نەختێ بەسەرهاتی خۆ بۆ نمونە بورهانی مەسەوەر مەسەلەی جگەرەکە چییە با بڵێ بورهان من پەیوەندیم لەگەڵ مسەوەرەکانیشا زۆر خۆش بوو بە تایبەتی بورهان مەریوانی دینا غەفارەوانە هەموو جەهانی باش بازاری کوردۆ بەعام هەمووی پەیوەندیم خۆش بوو لەگەڵیانە شەویشیان لە حەفلە هاتینەوە لە ماڵی خۆمان بووین ئەم کاک بورهانەم لەگەڵا بوو بوو لای مەکتەبەکەی زەرگەتان جگەری لێبڕا جگەرەمان لێبڕا بەڵام من تەحملم کرد ئەوتی من تەحمل ناکەم تا لای ڕۆژین دوکانمان دەست نەکەوت شەویشە دوای دوانزەوانە وڵا گەڕاینەوە وتم من ناخۆم جگەرە ناخۆم تەحملەکەمە خەموتی بەخوا من ناتوانم کاک بورهان چی بکەین وڵاتی سێرێکی گەڵامێوەکەی کردی حەوشەوەتی من سەحەلێکەم وڵات چوو یەک دوو داری گەڵامێوی لێ کردەوە بە چەرەختەیکە و بە شەرەفم یەک چەڕە دووکەڵی نایە لەونە زۆر ناخۆش داری گەڵامێ وەڵای بەس ئەو تەحملی کرد چای ماشە کاک محەممەد لە سلێمانیەوە نییە ئەمە کاک محەممەد گیان باشی بە قوربان بە قوربانی ئەو چاوانە بم جەنابە باشی قوربانە خۆتی جەلال گۆڵەی باشی بەساقا قوربانە بم سپاس دەکەم تۆ عەزیزی منی قوربان کاکە دەستخۆشی لە جەماعەتەکەم ئەمە جەزای گۆڵ زۆر سپاس دەکەم هەردوو چاو ماجەکەم قوربانم بەڕێزی مەزان باسی پاستان کرد لە کاتی خۆی هاتیەوەمانە بەڵە کاک پاشا لە سوید کارمەندی با بڵێن ویزگەیەکی پاسە ماڵە بەڕێمە ئەوەی خۆشمان تەقریبان 28 ساڵێکی ماوە لە 2050 شەوان ڕێکە بێتەوە هەڵا بەقوڵەتە ئەزای سۆلە سامان گیان هەموو واتەی خۆمان وڵاتێکی قەزا و قەدەرە پێگەیت بەڵێ قەزا و قەدەریش کۆمەڵی خەڵک احتیمالێ لەسەر بواری هاتووتۆیە کۆمەڵی شتادێ هێ نەزانێت تێگەڵە جارێ مەفرەزەیە یا شتێکە بێت سەیرەگات تەکسی و پاسەکەی دەکرێتە ناو قەرەباڵکیەکەەوە کابرا نەخۆشی بێ تەکسیەکە یا پاسێکە تقریبان بە سەعاتەوە سێ لەگەڵ تیارەی تایبەتە ئایا ئەمە چۆن بۆ ڕێکە بێتەوە احتیمالێ لە 2050 ڕێک بێتەوەی خۆمان کاک محەممەد گوێ لە برای خۆ بگرە بەڵێ گیانەکە من بەداخەوە ئەڵم یعنی چەنەها گەنج هەیە کە لە وڵاتە ڕۆشتووە یەکێکیان کە منم بە ئاواتەوە بووم کە لەوێ ئەو خزمەتەی خەڵکی سویدی پێەکەم خزمەتی ئایرم پێ بکردە تێگەی چۆن یعنی ئەگەر سیستەمێک هەبووە کۆمپانیا کۆمەڵێ خەتی باشی دابنایە بە سیستەمێکی جوان کۆمەڵە پاسی تازە بەهاتە ینی خۆش بوو ئینسان بەهاتە لە وڵاتەکەی خۆیان و خزمەتی بکردە بە جددی کاکسەمەندە بۆ هەولێر دوورە نزیکە ئەباسی ئەوڕۆپانەکەی بەس ئێرە بۆ هەولێر دوورە نزیکە دوورە وەڵام زۆر دوورە ئەی باشە لە هەولێرە تەکسی نەفەراتە ئایا بۆ لە سلێمانیان نییە وەڵاش جوانە وەڵایەوە بێ بە پرسانی ئەم شارە بڵێ من بڵێن بە ئەوانەی شیان بەدەستێ پێم و توڵێن نابێت ئەی باشە بۆ لە هەولێرە نەفەراتە بۆ لە سلێمانیانە من لێرە بۆ سەرچینارە تۆ هەم بە 1950 نەفەرات کرد ڕاستە ئەی باشە مە بەرژەوەندی خەڵکی فەقیرە هەی دەوڵە منامە وەڵا لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە بە تەکید بەس ئەما شتەکانیان سەقەتە کاک سامان بەڕاستی احتیمالێ من تەکسیەکەم بەعنی تا ئێوارە بسوڕێمەوە بە نەفەراتیش کەم احتیمالێ
ئاغایش کەم عەدەد نەفەرم پێەیە ئەس ئەمانەوان لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە ناجوڵێنەوە ئێتا ئایا پاس چۆن حسابی ئەوروپایی بۆ بکەن و لێرا بڵێن ئەوروپا ئەوە هەولێرە نزیکمانە نەفەراتن تەکتیبە نەفەراتی شەکەوە داواکارم هەر ڕوو لە وێن سەیری ئەوروپانە کە هەر سەیری هەولێر بکەن دەستخۆشیان لێکەین برا بەڕێزەکەم سپاس دەکەین بە هیوای ئەوەی پەیامەکە بگای شەڵا بۆ بەرپرسانی شاری دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووم سەر هەر چاوم کاکە حەمەدیان تۆ عەزیزی ئەمە قوربانە بم خوا لەگەڵ بێ ئینشەڵا باش پاشا جان با بچینە لای بەسەرهاتەکان لە حەفلەیە چ لەوەی شەڵبەتە هەر بەسەرهاتە هەیە نا حتمان بەڵێ لە ئاهەنگەکانە زۆر بەسەراتم هەیە لەگەڵ باوکیشما بەسەراتم زۆرم باوکم ناوینە عومەری حەمەی موسا وەختی خۆی مەقەممان هەبوو ڕێزمان بگرن قوربانە سەر لە حیاتانمەوە یادیان بەخێر بێ خوای گەورە لێی خۆش بێ لەگەڵ دوی هەموو لایەکە باجارێ باوکم یەک دوو بەسەراتی باوکم زۆر لەزەلیە باش چاوی کەس بوو ڕۆژێکیان سپاس دەکەم نانێ خوارد سەیری تەلەڤیزۆنێک کرد سەیری تەکستی تەلەڤیزۆنەکەی کە لەپڕ بانگی کردن تی وەرە بیخوێنەرە ها تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە نەوتیتیا بۆ سەفینە یعنی بڵێن باخیرێک بەڵێ وتم چیوتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە لەواچێ نەوتیتیا بوو بەی کوردستان منیش ئاوا گەڕامەوە نا تەکستەکەیەوە کە خوێنمەوە ئەم وتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە منیش کەسەن تورکیا چاویکە و بۆ دێک نازانمی لەگەڵ سەفین دزەیە چایکە بۆ شتێکی کوردی شتێکی لە بابەتە تێکەڵی کرد زۆر زەلی وە یان لەسەر تەلەڤیزۆنەکەش ڕۆژێکیان سەی جەزیرەیە کرد من سیرمە کردوەڵا ئەخبارێ بووتی ئەستێرێک بەرەو ڕووی عەرزێ سێوەڵی عەرز گەورەترە سێوەڵی عەرز گەورەترە احتیمالە بەلای عەرزا بڕۆ احتیمالە بەر عەرزیش کردەوە مانەمیش ئاوڕێتم بۆ باوکم ماوتم ئەرێ باشە چی بکەین ئەڵێ سێوەڵی عەرز گەورەترە وتی ڕاگەین بۆ ئێران هەشتێ وا ڕاگە بۆ ئێران ئەکێتە چەمێکەوە ئەخوا بوو کاتە هەرچی بووە ئەمان وەچین بۆ ئێرە کێشەی نییە باش لە ئاهەنگەکانە هیچ هەیە با بڵێن لەمە خیرا لە سوید 4 ساڵەوە حەفلێکی سەری ساڵم کرد سێ کەس بووین من خۆم عەریف حەفلەیشم کرد و مۆسیقاشم لای بەڵام هاتر خۆ دەگۆڕیت و قات و پاپیۆنم بەست بوو سەعات و نیوازم مۆسیقام لیا و گۆرانی مان و تۆمانە تا ڕۆشتم وەڵا ئافرەتەمانی کردن تفقا بێ زەحمەت ڕۆنزەین ڕەسمم لەگەڵک تی تفقا لا ناوێ خۆم تێک نایە هەمووی بۆ کۆ کردو سوێکی مەطعەمم کردووە کەچی کچەکەیتی داوا هینە و ئەوکە مەسقاکە لە تخوا بەڕاست قەی ناقەی هەمووین بۆ سڕین یاخوا سەرکەوتوبی بەردەوامە پاشاگیان چکا بینەرانی بەڕەست چاوەڕێی زۆر شتی خۆشی تۆکەن و سپاسیانەکەین پەیوەندیش تۆزە بەرنامەکەشی تاخیر کرد حرمەتمان هەیە جێگەی ڕێزن واگەر جەنابیشتیان خۆشنەوە بە تاکید پەیوەندی ناکەن باشە تۆ بەردەوام بە حەفلەیەکمان هەبوو ئەنگێکی کوردی لێ وابزانم نەورۆز بوو هونەرمەند میکایلی لێ بوو بڵند ئیبراهیم بوو ڕێزمان بۆ هەمویان چاویان ماچەکەمە سێ هونەرمەند بوون بەڵامتیان ئافرەتێکیشیان لەگەڵایە هونەرمەند تازە بڵێن گۆرانی شت فێر بووە بەس ئەو پێویستەکە تەمرینی لەگەڵا بکەی باش وتم باشە وڵا سەعاتێ پێش حەفلەکە چین لە پشتەوە سای زەروشتم داناوتم دادەکیان گۆرانی چێڵێتی سێ گۆرانی خاوەڵم کێشەمان نەبوو لە خاوەکانە وتی هەڵپەڕ کێشەڵم تم باش تم چێڵێتی سۆی بە باڵا بەرچەڵم بۆ دەست پێ باش وەڵاوتی مەسقام لاتی سۆی بە باڵا بە یار دەستا بەیانە یا دەست لە ناوی دەست وتم چی تی دەست لە ناوی دەستم دادەجانوانی یا بێ بڵێ دەم لە ناوی دەم وتی ئاخر بەخوا لە ڕووم نایە پێتم مەیڵێ وتی ئاخر زۆر خۆشە گۆرانێکە واسەتم ئەگەر ئێڵێ ئەبێ وەکو خۆی بێڵێ دڵ بوو قەناعەتم پێکردی دە باشە وەکو خۆی ئێڵم تم تەواو تاڵ دەم لە ناوی دەمتی باش وڵات چوینە سەر مەسرح گۆرانی هەڵپەرچەکانمان وت دەستم پێکرد و وتی سۆی بە باڵا بە یار دەستە بەیانە یا دەست لە ناوی دەم دەست لە ناوی دەم سێریشی منە بەرچای خۆ دەست لە ناوی دەم باش با بڵێن کە عومەر دەستی خۆش بە مەجموعەیە شتی وت بەڵام شتێک کە زۆر تایبەت بێ لای خۆ
مۆلیدەکە زۆر بەقوتەوە مۆلیدەکە من بیرم بوو بەس دەست خۆش بە باس کردەوەی مۆلیدەکە دوایی وابزانە بەست بوتانەوە بەدا وەسە لە هین حەفلێکمانە بوو لەگەڵ عومەرەوەی من و عومەر شوانە بووین باش وابزانام جەرا عەلیشمان لەگەڵا بوو وابزانام ئەگەر بیرم بێ حورمەتمان بۆی چای ماچەکەم زرا کەسێکی بەڕێزم لە قلیاسان بووین هۆگر عەبدولکەریمیش ئەویش هەر لێرە ڕێزم هێوەی هەردوو چاوی ماچەکەم ئەو لە باخی بەختیاری بوو لەو بەرەوە بینی قلیاسان ها جادەکەیە بۆ باخی بەختیاری بەڵێ یەک مایکرۆفۆنمان پێ بوو ڕۆژی جوما بوو عومەر قرخێکە کە گۆرانەکەوت لە پڕ نەما مایکرۆفۆنەکە ئیتر من مۆسیقام لێ ڕۆشتم عومەر ئەبواڵقەیەکی دەرێنا چەقۆیەک وایارەکانی قرتان هەر ئاوای قرتانی قرتان هەر چاناوە چاناوەڵە سەری مایکرۆفۆنەکەی کردەوە فلسێکی تیا بوو ئاوا ئەوەی دەرهێنا و فیشەکەشی کردبوو بە مۆتاربەکە دوو تەلیپۆ کردبوو ئاوا دانیشت لێیە تی ئەلو ئەلوتی ئیشەکە وتم ئێ ئاوایە چۆن بەرانی ئاوتەکانی وتی مەزبووتە چۆن ئاواوت ئیتر مەڵا کوڕێک هەبوو لەگەڵمانە شاگردێ بوو پێم وتم هینە وتم ڕاکەن ها لەگەڵ کاکۆگرت لەو بەرەوە هینە وتم حەفلەکان لەو بەرەتم ئەگەر بڕ بڵێ پاشا سەلامە لێکە ئەگەر هەیەی مایکرۆفۆنێکم بۆ بنێرە هیچ زیاوتی باش ڕای کرد بە ڕاکردن ڕۆی لەو سەرەوە هاتەوە بینیم تۆپەڵی وایاری پێ بوو زۆر دڵم خۆش بوو باش هاتوتی ئەمە مێناوە بە سەڵی هیچ ناکە هیچ ناکە بەردەوام بە پاشایجیان لە هۆڵی کاڵی حەفلێکمان کرد مەریوان محمود مەریان محمود سەوەرەکە بووە خۆم ئاگام لێ بوو هاتە سەرەوە بە پیکابێک هاتن عادەتەن پاتری ناو سیارەکە پاتری ناو جەمتاکە و پاتری ناو کامیرەکە بڵێن لە سیارەکە بەجێش بوو بەک ساقی پیکابەکەی وێت لەپڕ پاتی پێ نەماوە بە دوێک بکوزاوە وتوی توخوا ناڕۆی پاتێکم بۆ بێنی هی کامیرەکە دوو کەس پاتی پیکابەکانە ناسە ئەوە زۆر کاتە زۆر داما بوو پاتری سارەکان ناسەرە وتی ئەوە ناڵم کاکە پاتی کامیرەکەم تۆ مەریوان گوڵانی ناڵی مەریان گوڵانی خۆشەویستیمان هەیە بۆ کاک مەریوان برای عەزیزی ئێمەیە باش بەردەوام بە هەر مەریان گوڵانی کەشیە بوو زۆر ئەزەلی بوو لە ئەزمەر هاتبوونە خوارەوە تەسویری بوو کوزاوایەکی کردبوو تەمەن ڕێزم هەیە بۆیان ئەمە بەسەراتەکە ڕاستی بوو پیکابەکە بە تەنیش سیاری بوو کوزاوە ڕوا زاواش ئاوا جامەکەی کردێتەوە قۆڵی دەرهێنامە نیە لە پشتە دانیشتە مەریانیش لە پیکابەکەەوە ئاوا کامیرەکەی برووە پێشەوەی تەسویری بوو کوزاواکە زاواش لە کامیرەکەی بە ڕیکۆردەوە لێ وەرگە خسێ باواشی خۆی زانێ لە هاوم لێ وەرگرە لێ وەرگرتوزانە لێ وەرگرە کاکە چی لێوە تەسویر دەکات کاک مەریوان خۆشی شتی زۆر خۆشی هەیە بەس بەداخەوە نەوبینیوە لەوە تەیاتویتەوە نەمبینیوە نا بەس کاک سامانم بینی وڵا سامانی برای چانی زۆر جایەکشتی ئەو کاتە هەر تیپێکی مۆسیقا بە شاگردێکی لەگەڵا بووە هیچ کەسی وەڕێز بوون بەسترە بووە کەسێکە ئەو شتانەی بەبردا و بێنایەوە کلیدی دوکانی پێ بوو منیش هەرچێک ئەهاو بۆ لام لەگەڵ ماماوای دوسێ مانگ ئەمە بوو بە گۆرانی بێژ و بەجێهێشتم باش ئێپەک مەکە و ڕۆژێ نەبوو دوو نەبیان چەند پێنج شەشێک ئاوا بەجیانە هێشتم زۆر ناخۆش وتە بە تەنیا جاریوە لە کاتی ناخۆشا بەجێدانات جیاز هەڵگرە خۆ ڕاستە وەڵامش کوڕێک هەبوو پاکە تێفرۆشت ئارازی نابوو زۆر خۆشەویستە سەشە لەگەڵ مالە فەیسبووکە کەروڵاڵ بڵێن قسەی ئەکرد بەس نێتوانی زۆر بڵێن گوێی کەسب چاکم بیرە گوێشی کەس بوو زمانی شەیە منی زۆر خۆشەویستم ڕۆژە بانگ کوتم ئاراستۆ ڕۆژی چەند پاکە وتی ئەوەوە تمۆرە من دووقات تێمێ بەس جیازەکان لەگەڵ بەر و لەگەڵ بێنەرەوتی باش یەکەم حەفلە بردم لە هۆڵی شیراتۆن بوو ئەجای بۆ ئەوم برد چکە ئەو فێری گۆرانیتر نابوو بۆی بەجەم نێڵ لە هۆڵی شیراتۆن حەفلەیەکمان کرد یەکەم ڕۆژ وەڵا بوو بە تەقە بوو بە شەڕە نییە فیشە گیزەیە کرد بەلات ئەمە خۆم چوومە ژەر سایزەرەکە کەسێک ئەو بە پێوەستا وەرا سێرێک زۆر خۆشەویست سەر خەریب کوژرێ نەزانێت لە حەفلەیە لەگەڵ ئاری فەوزیە ڕێبازەڵە چی هەیە؟ یاری وەڵڵای یاریم خۆشێ زۆر کەسێکی زۆر خۆشەویستە ڕۆژێکیان نازانم
هین دلێری برای ئەو کاتە نامە بوو لە ئەوروپا بوو لە ئەڵمانیا دلێر نامەیەکی بۆ نردبوو باش نازانم ئەم چی پێوت بۆی نردبەمیش ئەویست نامەکەی بۆ بنووسێتەوە میش نانم خوارد و مەزازم مەز بوو بۆیش خوای نەما و نازانم چی بوو هاتم ئاوایەکم لە قەڵەمەکەی کرد نامەکەی سەقەت بوو لەگەڵ هەڵی گرتی ئاوایەکی کرد چەقانێ دەستمەوە نووشی خەڵەمەکەت چوە نای نەهاتە دەرە بە دوو عەمەلیات بۆیان دەرێنەوە ئەو بەسەرازە مێ لەگەڵ دوو عەمەلیاتیان بۆ کردم ئاری زۆر خۆشە هەڵبەتە من لەم ڕۆژانەیە ئاریش عیب نەبێ ئەم مزگەوتەی تەنیشتمان ماڵێن تۆ کە ئەچی ئەوەستی هەتا کابرایەتە دەرەوە ئێمەش 5-6 وەستا بووین ئاریشی لێ بوو یعنی بەجددی 4 تەوالێتیان عیب نەبێ خەڵکی تیا بوو تەلەفۆنیان نەکرد ئێتە منیش زۆر پاس بووم کابرا ینی تۆ داڵغەت ڕوا بە تەلەفۆنەکە نایێتە دەرەوە وەڵا دانەیەکیان هاتە دەرەوە بە تەلەفۆنەکە هەر درگاکەیە کردەوە ئاوا سەیرێکیە کردووی خۆی ئەزانی چۆن چۆنیە وتم برا جوانەکەم وتی ئاوتم وەرە دەرەوە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێر نەبێت تاوان ئاری ڕای کرد وتم کاکاڵی سنتەری سەرچلاری کۆنە بۆ خاتری پێغەمبەر ئەمە چیەوە بەجددیتانەیەوە ئەخماقون نییە بە قورئان هەمووی تەلەفۆنیا کرد لە ژوورە وتم کاکە پەلەمە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێر نەبێت باش پاشا زۆر لەو برادرانەی ئێمە بەدایمی هاتوونەتەوە بۆ کوردستان یعنی تۆش ناتوانانی بێتەوە خۆ تۆ مۆزیکژەنێکی زۆر یەک دویش خۆ ئەگەر بێتەوە لێرە کاری دۆبلاج و کاری نواندن و ئەمە خۆ زۆر احتیادیە و ئێستش لە قیمەی ئەوەیە بەڕاستی هەم هونەری میلی کوردی هەم هونەری نواندنیش یانە حتمما خۆی زای چۆنە من ئێرەم زۆر پێخۆشم ینی هەم کەسەکەشی و میسانی بە ڕێزن وڵاتەکە زۆر خۆشە بەڕاستی لێرە نییە ژیان خۆشە گەر بزانیلی ینی قەدری بگریت چکە لە ئەوروپا هیلاکیە تێنێتە هیلاکیکی زۆر زۆریشە وەکو ڕۆبۆتی لێو ڕۆژێکی تاوێتر بەخواکو سعات بە سعاتە بێ بڕۆیت بێ ینی تەقدیریە بێ 5 دقە بگری سیستەمەکان وایە سەرمایەدارین بەس کە ڕیشۆ لێدا کوتا تۆزە زەحمەتە سە من تازە بە تەمام کۆمپانیایە دانم لێ 8 امتحانە بێ بۆی بیت 8 امتحان من 6یم تاوە کۆمپانیای چییە کاک باشە کورە لێ من چکە پاس لێ خۆم ئاجانی ئەوان جەدوەلێکە بۆ دانن نەبێت سەر جەدوەلە بڕێ بەڵام تۆ گەری خۆت بێ ینی کۆمپانیای گواستنەوەی شتهێنان و بردن و ئەوانەیە ئەگەر تۆ خۆتی خۆت بێ ئەو کاتە بەدەست خۆت ئۆفیسی خۆتت ئەبێ تێگەی کاتەکانت خۆشترە بێ بەس قورسە شتی زۆر قورسە ینی تۆ 8 امتحان من ساڵ و شتێکە خەریکی یاخوا لە 6 ساڵ هێشتا دووش امتحانیشی ماوە تقریباً 3-4 مانگی ماوە ئەمە ئەم شتانەیە وات لێکا کە تۆ نەتوانیت ئەگینە زۆرم پێخۆشە بێم جێگیرە دەکات لێ جێگیر دەکات لە یەکەم ڕۆژە کە ناڕۆی وردە وردەت لێ جێگیرە بێ منش کەم نییە کاک 18-19 ساڵە تۆ دەمێکە ێرە وەڵام تقریبا 2003 ڕۆشتم من ڕێزمان بۆی هەیە ئاری فەوزی هاتووە بۆ لای کاک جەزا سڵاو لە بەرنامەکەتان دەست خۆشیدا لێ یەکەم سڵاو لە میوانە بەڕێزەکەشێک کاکە پاشای گۆڵ مامە ئاری گیان دەستت ناکەم سپاس دەکەم قوربان کاکەکی ئەم جۆرە نەیە بۆ لاکەم بەدەست بیان باش ئەستا تەلەفۆن ئەمزارێم تەلەفۆنەکە وا لێکم قوربانم ماری ئاری تۆ شتێک زۆرە لەگەڵ کاک پاشایە و لەگەڵ پاشایە با بڵێن شتێک بەسەراتێکی خۆشمان بۆ هین بکە بۆ خۆی حاڵێنە هیچی وام لێ بینە بەڵام کاکەواری کە لە بیرمە بەڕاستی ئیسەر ڕووی مەجلیسی لێ بەخوا کاکە جەلال نانا پشتیوانەکەی بە قوربانم دنیای هاوڵاتی بەڕێز و گوێگران و بیسەرات سێرمانەکەن قوربانم بەس لە باخۆشێکی خۆم و خۆی فواز جارێتەوە کە لە حەفلا بووین ئای لە فواد باش جا بەڵام چی بژێرم وەڵا نازانم جاخۆ ئەو نەتان هەیە خۆ نایەتەوە بیان پێ بکە بەخێر قوربان کاکە پاشایە قوربانە تۆ عەزیز و خۆشەویستی زۆر یەکێکە لەو کەسە پیرجوانانەی خەڵکی تێماکردکە لە هوبەرە دەستێکی باڵای هەیە ئیشی زۆر کۆمەڵێکی زۆر جوان میشما پێ کردەوە لەگەڵ کاکە پاشا نازانەکە لە بیری بێ ئەوەی گۆرانەی مەلۆرجەکان ئاری ئەو جنۆکەی دوکان چییە کاک بورهانەڵێ ئەو ڕۆژ کاک بورهان باسی جنۆکەیە کرد مری سوسفە
دانش من شو انا عقي نكوني هذا شعور ابك بزلوكيه دي برو بيرم لا فر بيكسر كنت اخواره كخلص الركسر ما يبقى شق هذا المكان والله نسمع كبه معه جابت شو عندنا سعودة كورونا هاري جان تو براي امي تو خوشويستي قربانتا ابن با براي بيد الرزق خوشويستي تاو مازكم زور سپاس تكن سپاس بو حرمت بخير قربان بم تو خاون رزي اري جان چاو مازكم سپاس بو هنرمندی خوشويست کاری فروزی یەکێک لەو ئاسما قەدیمانە و دێرینانەی شاری سلێمانی سپاس تکن کاگەری جان باش باسکەم مەما زۆر بەخۆش بفەرموو شەویشیان حەفلەیەکمان هەبوو ساعتی شەو لێ بووینەوە لەسەر چنار بوو من و ئازادی ڕەفیقم لە حەفلەکە لێ بووینەوە تەکسیەکمان کرد هەرو تەکسی پێوە بۆ جارێ ئیتر وتم من بۆ ڕێعاشەوا بەیش بۆ لای مزگەوتی گەورە وتی وەڵا بەس بۆ ڕێعاچم ئێخر چی لە ئازادکەم ئازادی باش چی بکەم تمەرە ماڵ ئێمە مشکلای بەس باوکمی لێ باوکشم لەسەرمان خەوت بۆ کاتە قوربان وەڵا دەرگای حەوشەمان کرد و مەس لەو مەسافەیە کە من دەرگای حەوشاکەم ئازادم لەگەڵا ئەو ئازادی نەبینی وەقەت باوکم گوێی لێ لە دەرگای حەوشە زانابوو ئینسانە بەتەمەنانە دایمە خەیاڵیان لایەوە بوو هەی دزێنێتە سەرمان شتێکان من دەرگاکەم کردەوە ئەو باوکم لێ لەسەرەوە خەبەری بووە ئازاد هاتە مەمەڕەکەەوە من چوم جل بۆ ئازاد بێم لەسەر کاتێکم زانین بوو بە زلم و هوڕ لە مەمەڕەکە ئازادی گرت و هەڵی واسی و بە دیواگە داوای هەیەکەی لێ کرد مەفرەزەیە وەی زانین بوت ئەخر ناخۆشە بۆ شەوەتەوە کە زەلامان بینی لە ماڵەکە کرد باوکەوتم لەگەڵ منە نەمگەڕاتم کاک کاروان گیان هەردوو چاو ماجەکەم برایی کاک ڕێبازی دیجەی دەسوو چاو ماجەکەم لەگەڵ کاک پاشاشا حرمەتمان هەیە بۆ جەناب خاوەن ڕێزی کاکە کاروان گیان کاک کاروان حسین لە ئەڵمانیا حرمەتمان بۆ جەنابی هەیە خاوەن ڕێزە باش نەسڕەکە و کاگورانە لە باسی نەسڕەکە کە وەختی خۆی نەسڕێکم کڕی بە 3000 پارەی خەمسەڵەیە بوو خەمسەبیرمە بچم خەمسەڵەیەکم حەز لێ وەست و ناوەڵا باوە نەسڕە بکڕم بەس نەسڕەکە زۆر سەقەت بوو منیە ستۆپیتیانە بوو شتیتیانە بوو باش لە قلیاسان چووینە خوارە بەحسا بە سیارەی خۆمەڕم بەس کەوتە خوارەوە سیارەکە ئەمەی خەڵکە بەرد بوو ئەوە گێڕەکەی کەوت لە سەرسنار گێڕەکەی کەوتە خوارە تا ماینەوە بەیان بیرم ناسێت ئاسی کوشن چیمان لەگەڵا بوو نەورۆز بوو من بووم هیچی کەشمان لەگەڵا بوو 4 کەس کە لە نەسڕەکە نەکەوتە خوارە و مەس بڕخوی گێڕەکە تۆزە شل بوو بۆ ئەو بەشتان لەگەڵا نەبوو قسەژە ناو کاتەوە بەش نەبوو چوینە سەرسنار بەحسا پیاسەیەکەین قەڵەباڵغی بوو ترافیک بوو وەڵا لە پڕ شتێک گرمەی کرد گێڕەکە کەوتە خوارەوە ئەتر ئەستیحامێکمان نایە لەیە سارە نەبۆ پێشەوە نەبۆ دووە ناڕۆژ وەڵا کۆمەڵە ساقلۆری شت دانیش بنیان خواردەوتیان کاکە مشکلێن وەرە هەڵێگرین وەڵا هەڵیان قسەیان سەر شۆستەکە خوای منیش چی لێ بکەم لەم سارەیە ئاسی کوشتیمان لەگەڵا بوو تیسە کوشتەکانی دەرێنم هەرتیایە خەوی وەڵا باشە چوین لەو بەرەو کابرایە کۆشکی هەبوو تۆزێ بەتانێکمان لێ سەن و دەستێک کۆنکەنمان لێ سەن و پێڵاو گۆرەویمان داکەن خسانە ژێر نەستەکە بۆ ناوە کۆنکەنمانە کرد بەتەرە شەو لای خەوتین 4 کەس لە نەسرەکە بخێت دەستی من زیایە بوو هەر ئاوا بوو نەمەزای بخێنە شۆ بەرحاڵ بەیانی هەستاین سیرەکەم پێڵاو دیار نییە نە پێڵاو نە گۆرەی هیچی نەمابوو بردویان نابا قورعان بە پێی فەتیاتمە سەر جار وابوو دەستی دوو بە پارەیە کرد پێی فەتیاتمە سەر جادەکەوان لێ وتم لێرە بچم سارێکە نەمیان تەکسیر فیتەرێکن بە پێی پەتی لەسەر جادێت دەچم لە سارێ ڕاگرۆستاوتیوە چیتوە دوای بۆ بازەکەم تۆ بم بە لە جادەی مەولەی چوم لای باخچێک جووتێ 4 جووت نعلمێ بە پێی فەتی چوین فیتەرێک بانێنە سیارەکەی برد لای فیتەرەکە دامنا ئەمانە بێزاری کرد بوومەوە سیارێ نەچوومەوە بەلایە سیرەکەم دوای 2 هەفتە کابرا ئەگەڕێ فیتەرەکە ڕسمێکی منی پێ لە شەمسێکا ڕسمی ئەمە ناناسم سیارەکەی داناو نهاتەوە بۆی بەس شەوێکیان ماڵمان دەرگای گەراجی سێتاکی بوو ئەوە بەرزایەکی تیا بوو سۆپی تیا نەبوو سیارەکەم عادەتم گرت بوو یاران کە ناهاتمەوە خۆیکشا بە دەرگاکە خۆیەکەوە بۆی دانەبەزم بیکەمەوە خۆم پیاکێشا کرایەوە ئەیکێشا بە سیارەکەی خۆش بوو خۆم چوومەوە ژوورەوە پیامێکێشا کرایەوە لە پڕەهاتەوە ئەتر بە هەیوانەکە خۆمەگرتەوە
باوکمەوە هاتەوە شەوێکیان چزانم من برایەکەم ژنی هەیە ناوکسیش خاڵی خۆم هێ نابوو چزانم لەو دیۆ داوەتە لە حەوشەکە سفرە ڕازاوەتە من چزانم وەڵا هاتمەوە کەلعادە خۆم کێشا بە دەرگار لەگەڵ ماستا و سفرە هەموویم کرد لە ژوورا باوکم هەموو گیانی مازدا کاروانمان لەگەڵایە لە سلێمانیەوە کاک جەلال کارتان باش هەموو کاتێ باش کاکە کاروان گیان ڕێز سڵاوانی بۆ کاکە پاشا زۆر زۆر سپاس دەکەم بە ناوێویش کارتان ماکرم بە ڕێز جەلال قوربانە مامە کاروان گیان خزمەت و ڕێزمان کرد خاوەن ڕێزی بە ساقەم سپاس دەکەم نامناسی تۆ کاک جەلال بە قورعان بڵێم چی گەورم گیان کام کاروان تۆ لەقەبەکەتم پێ بڵێ داخر هەورامی کارەی مرور ئەو کارە گیان هەردوو چاو ماجەکەم قوربانە بم تۆ باشی لە دەورێ گەڕێمەوە باشم بە قوربانم ڕێزمانێ بۆ پیاوە بۆ جەنابی چێ زۆر سپاس دەکەم مامە کاروان گیان تۆ ڕێزی تایبەتی و هەیە بە ڕێز وەڵا حەزم پێ پەیوەندیەکتان پێ بکەم و ئەگەر مەجالی ژەوێ باسیشی ئەوەی کاکەیوانما بۆ بکەی کە گەوتبوو مەسەرەتی مرورەکەەوە هیوای خۆمان کاکەیوان کەیوان ئێمە مەمنونی من لە خزمەتانم هەر مەجالە بێ من ویستم ئەمڕۆ تایبەت بکەم هیچ نەڵێم بەڵام ئیشەڵا بەسەر چاو مەجالی تیا بێ لە خزمەت هابە بە ڕێزن ڕێز و حرمەتمانەیە تۆ عەزیزی مامە کاروان گیان تۆ بەڕێزی بە ساقڵ بە ڕێز بانە بم خوار لەگەڵ بێ بە ساقڵم دەست و چاو خۆش بێت پاشا ئەمە لای تۆ باش ئەمە بە خۆتان با بڕۆ یەک کێشەمان نییە بەس ساونە تۆزێکتر دەستێکی لە خۆ بە لەو دیوە کێشەی واللهی کوڕە لە خاولی دەرچوو خوا جا لەگەڵ حەمام سەرچنارا فەرقی چییە ئێرە باش فەرموو کاک پاشا باوکم هین بوو شەکری هەبوو دایما ینی لەگەڵی مەوەدا متپارێزکە ئەم شتانە بەس گوێی نایە پاقلاوی چاکێ خوارد هاشتی شیرینی زۆر حەز لێ بوو وەڵا ڕۆژێکیان گەزۆم لە سەلاجەکە دانا بۆ عومەر بیری خستمەوە وەختی خۆی نا لەم ڕۆژانە عومەر بیری خستمەوەتی گەزۆکەی باوکتێ بیری گەزۆم دانابوو لە پشتی شتەکانە بووی نەیبینێ وەڵا باوکم بینیم ڕۆی بۆ گەزۆکە بەڵام هاتوتی ماوە دانیشتمان وتمەوە گەزۆ خواتی نا گەزۆی چی دەمە هەمووی ئاردە چی گەزۆی هەمووی سپی بوو طبعا دەسەر ئەوە کاگەڕ پاشا حەمە جەزات خوا گوناح بوو شەکرێ بوو باشە لە دوکانەکەیە دانیشت بوو کوڕێکی خوشکەزای هاو فەحسی شەکرەکەی پێ بوو دکتۆر بوو با بڵێن هەر لە جیفانیا پێی بوو وەڵاوتی خاڵەوەرە با فەحسێکی شەکرە بۆ بکەم سەد فەیادەی خۆشمان عەلاگەی لۆقمە قازی پێ بوو هێنابووی لەسەر مێزەکەی حەمەزا داینابوو دوکانەکەی کاغزگار داخرا بوو وەڵا بۆی کرد وتی خاڵە شەکرەکە زۆر زۆر بەرزە 450 وەڵا هەر ئاوای کرد لۆقمە قازیەکی دەرە ناخسێ دەمێەوە وتی با حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 وتم ئەڵڵا وەڵا ڕێجی بکرد بڕوان پێ ئەەکەی شەڕی لەگەڵ شەکرەکەیە وتی خاڵە شەکرەکە زۆر بەرزە ئاماشی نیوشت نەخۆی وتی چەنەیە خواعافین کا خوالی خۆش بێ وتی 450 وڵا هەروای کە یەک لۆقمە قازی قسە دەمێوتی بە حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 ئای تخوا خواعافیکە وتیان 4 ناوساجی خوارد کا گۆرانی دیدۆ شۆخان زۆر بەخێر بیت هەڵبەت کاکاروان ڕێزم بۆی هەیە تەفونی کرد پەیوەندی کرد کەیوانی خۆمان بەڕاستیەکی پێ بوو لە نەسڵەکەی تۆ وێرانتر کەیوان مەجی ئەی ناسی لە ساسە سەر لە ئێوارەکەی باران و هەور و هەڵا بوو با بڵێن لەژێر پردەکەی قالاوایە دەک لەوەیە مەفرەزەی تایە ئیتر ئێوارەیەکی درەنگ ئەویش بەکەڵکیەوە نایە ینی لە سێ بیرە لابە 5-6ێکی تێ کرده بوو ویستبووی بچێ بە شوێن خێزانیا بە ماڵی خەزم لە پێچەکەی تر کەیوان خۆی داماوە چاوێکی نییە و ئەو باران و هەور و هەڵا و ئەیتر هەمووی تێکەڵ بووە وەڵا لەگەڵ خۆی پیا کرده بوو نایزانی بوو چوزانێ مروری داما هەر یەکە بەلایەکە تۆپ و هەیە لە شت و بیگرە و بەریە و لە تاسە و وەڵای تر هاوەکان دەکرد بوو کاکە بوەستە برا بوەستە وەڵا وەسا بوو دابەزی بوو توی فەرموو توی چی فەرموو وابزان بە حاڵ لە مرورێکی بە ڕێزی شیا بوو لە پۆلیسێکی هاتوو تویان کاکە تۆ خۆ کردوە بەم مەفرەزەیە برا تۆ زانی لە تو مەفرەزەی چی ئەی وتبیان تۆ ئێستا ئەم هەموو زرم و کت و تۆپ و هینا ئاخر لە تۆپان هەر زۆر خەتەرە لە ئەیتبی تخواوە شوێنی مەفرەزەیە تویان بوو ئەیتبی نابێت تۆ شتێ کورکاکە هەموو تۆپەمان داناوە دەمت لە پێش پردەکەەوە تۆپمان بۆ تۆ دانا و هێمامان بۆ داناوێتی لامی یا بوو
جاڵەتم بەزەگەر ئەم جارە داتان نایەوە ڕقم تەلەفۆنەکەم بۆ بکەن بڵێ مەفرەزەیتی هەیە کورەوەرە بەشەری بە شەرەفم ئەو ڕۆژ بۆ ڕۆژی دوای ئاخر گیرە هەتا وەکو کەفالەتمان بۆ کرد لەگەڵ کاک جەزایە هەر بووین بەپەق خۆشەویستیم هەیە بۆ کاکاروان هەردوو چاوی ئەڵێ لەگەڵ حەمەی مرورە چی هەیە لەگەڵ حەمە نووریە با بڵێ حەمە نووری خۆمان بەڵێ جاڵا برای هەڵکەونوریەوە وەڵڵی بزانم ئەوە هینە بەرنامەی بەسەراتی زۆر خۆشی وام نییە بەس بەرنمەیەکمان کرد لەگەڵ یا جورانیشێ لاسایی هینی کردەوە کازم سایر بەڵێ زۆر وەڵا چاوی ماچەکەم نا لەگەڵ حەمەنووری هیچ بەسەراتێکی وام نییە قوربانی باش بەس ئەمەی باوکم زۆر هەزەریەگە بیگەم باشە دێ فەرمە باوکم پرۆستات وشتی تەواو نەبوو برمان فەحسی بۆ بکەین تر داوای فەحسی میزیان لێ کرد شتێکی مەڵایان ناینێ وڵا لە عیادەکە برمانە توالێتەکۆ باوکە گیان تۆزە ئایب نەبێت دیلۆڕیۆ تۆزە پێویستمان پێوێتی بۆ فەحس نەیکرد گەرما وەستاین بە دیار دەبی کە باوکی گیان دەبە قوربانم بیکە هەر نەیەکرد ئەڵا تەڕیکە بۆی ئاو بەردەرەوە هەر بۆی نێک وەڵا لەپڕ دوای 5 دەقەت نایکەم کەمم بۆ نەکردون کاکە دوکان و سارە ناڵێن تۆزێکمان بۆ بکەرەوە فەحسە کەمم بۆ نەکردوونی یا ڕەبی خوا لێی خۆش بێ ڕۆژێکیان تا دوکانی هەبوو لای ماڵی خۆمانەوە کابراایەک هاتبوو بچێ بۆ زەرگەتە توی کاعمەر ئەم کەوە کەوی ڕاوە کڕیومە وابزانم پارێکی زۆری و کاتی پیا بوو با لای تۆ بێ نەیبم بۆ ماڵە بەڵێ باوکیشم ئێوارەکەی هێناوەتی ئەم کەوەی کابراایەکە لای من دایناوە لە هەڵەبجەوە هاتووە کەوی ڕاوە نەڵا لە ماڵەوە داینا منیش برایەکم هاتەوە قاپی عارەقی کەوە ئای لەو کەوە ڕێخسێ فڕنەکەەوە کورە کاکەم مەکە هیچ جابێمی نایە ڕەخسێ فڕنەکە دە باوک ماتۆ زۆری پێ نەخۆش بەیانی بەپە لە ڕایگرکەوێت بۆ خستەوە ناوی فەقیرە نازانم ترهی ڕاو کاکە ناحەقی ناگرم بەخوا لە گۆشتی کەو خۆشتر نییە لە دنیا باش پاشا گیان بەردەوام بە قسە بکەم ئارە وەڵڵان ئاو بۆ سێتۆنەوەسی ئەنجا باوکم لادایەکی پێ وەختی خۆی بەڵێ دایما ئەمە شێ خوانە پشتی خوان لێ خوی پێچی نەکرد بۆ ڕێخۆی کرد بە نانەخانەیەەکە ئەوە بۆ کابراایکی زاوم بەژێڕەوە بڕێکی زاوم لەگەڵ یا بوو وتی هیچ خۆی تێک نایە دوو هینی شێلا بوو تەنور لەکسەر دابەزیتی دوو نانم نایەن خۆی تەریق نەکردەوە عافیکە چای کەس بوو لای دکتۆرە لاڤە یەکەم جاری بۆ عینەکیان بۆ نووسی بوو ئامەنگا بوو عینەکەکەی هاتەوە نیوەڕۆ بوو یاپراخی گەڵامێمان هەڵدشت بوو وەڵا دانیش هەموو سیرمانەکرد یەکەم جارە ها باوکە عینەکی لە چاوە باوکم نیە ئاوایە کرد بۆی ناگیرینە یاپراخ منیش وتم ئاباوکەوە چیە ئەدەی و عینەکەم بەرێدە هەتی کردبی بە کیسە چیمان تۆز ئەمە گەورەی کرد ناقی نەبووە پاشا شتێکی کەشێ بوو هەرچی ڕسمی هونەرمەندەکان لای بوو ئەوە چی بوو ئەوە شتێکی وان بیرە ئەوە هین بوو ئەو کاتە منتاج و هین نەبوو مۆنتاژی شەکە فۆتۆشۆپ نەبوو فۆتۆشۆپ نەبوو کاتە و سەردەمە نەبوو مسەورەکان هەبوو هەنی ڕسمیان لا مابوو خەڵقەها لە نادی و شت خواردویانەتەوە و باش ڕسم گیراوەتر بیریان چۆتۆنیان نەچوونەتەوە منیشە چوومەوانم کۆ ئەکردم سەری خۆمانم پێوە هی نەکرد ئەم بڕێ سەرەکانم پێوە کرد زۆر باقۆزوە زۆر گورە بەخوا هینێکیان هەبوو لە هۆڵی شایی کردمان با بڵێن لەگەڵ جوانە مەرگەی برامە یەک مەزموع جولی خەتخەتیە نابوو ڕێک ئەمردی پێ ئەوە زانی چی بۆ سەر پێ دەڵم ئەزانی ئێستش پێکەنین بە ژینۆی عازف سایزەری ڤیناڤینی وینی ئیڤۆ ژینۆی کردبوو بەکرد ژینۆیشی کەش بوو دانی کەش بوو لە کۆرسەکان گورە خۆ هەمومانی کردبوو بە پۆنگەوە کات ناناوەزانی ئەوەی بادینیەکە گۆرانیشی بوو 5-6 کەس بوون جلی بیجامەی خەتخەتمان لەبەرا بوو بۆی هین بێ بۆکو بادینی لێ بەڵێ وا ئەو کاتە تۆزێک بینی پارتیۆکێتی تەواو نەبوو ئێمەش خۆمان کرد بە سیاحەکایەک سەر بە پاسێک ڕۆشتین و هەموو دابەزینوانە شاگردەکە ڕای کرد یەکسەر مدیری سیاحەکە هاتووە مازانی وەفدی پارتی گۆرەکەکە بادینی خۆمانی تەسویر بکەین لێیە ڕازەکە هەمووی جلی خەتخەت بوو باش
پاشا گیان من زۆر ئازیێت دای زۆر داوای لێبوردن لە جەناب دەکەم گەورە کردین یعنی بەڕاستی وە چاودڵی خۆشم ڕوون چکا زۆر دەمێک بوو جەنابتم نەبینی بوو ناو بەناو لە کۆمنتی بۆ ئەنووسین ئەمەوێ ئەخیر ئیشی پاشا با بڵێن ئەخیر ئیشی هونەری و چی بوو پێش ئەوەی ئەوە باسکەم باک سێکە دوو مەرحەلە بوو مەرحەلەی لێرە هەنێ ئیشم کرد دوایی کە ڕۆژ مەسوید لێش کۆمەڵە ئیشی کەم کرد ئەمانی ئێرە بڵین بازاری مۆسیقاکە جەماعەتی ئینسانی هەمووی چاک باشە و مساوەڕەکان بازاری کوردۆ عومەرە پشکۆل ئەوە هەر زۆر کەسێکی هین بوو لەگەڵما ئەکتیڤ بوو بەڵام لەوێ هینم لەگەڵایە دوو کوڕ دانا سەلاح و ئارازینە ئەو دوو کوڕە کە هاریکاری منەکەم زۆر ڕێزمان چایان ماچەکەم لێرە زۆر هیلاکن لەگەڵمان ئاخر ئیشم وا بزانم خۆمی شەکی خۆم زۆر بەدڵە کردمەوەی هینەکە ئیجازی ساخێکە ئافرەتێکێت خۆی کێشەبینەکە بەڵێ ئاخریشیش دۆبلازیەوەی هینەکە بۆی مەیمونەکە بەڵێ بینیمە دەست و چاو خۆش بە ئیشەکانە زۆر جوانە بە زۆری ئیشەکانی لەوێ بە شەوایی کە یا هەر کورە نەوڵاش کاتە ڕێبکە بەس یەک ئارازە زۆرە زەلی بوو لێ پێم خۆش ئیشی خبارمانەکرا هاوی خبارێکی ستۆدیۆکە کاک بورەم ئەم وا ئیجابەکەم ئارازە بکەم بە وەزیری ڕێگاوبان و وەزیری ئەم شتانە ئی باشە تۆزێک مواصلاتە تۆزێ برۆیم بۆ ئەستور کرد بە ماجیک سمێڵێکشم ئاوە ڕەش کردەوە و قسەی کرد لەو دەقا پێشوێ تەسویرەکە دەست پێ بکەین خێزانەکەی دوو مناڵیان هەبوو بچوو بوونەوە کاتە خێزانەکەی 4-5 تەلەفۆنی بۆ کرد کەی تەواوی ئەمیش سترێس بوو بۆ منێ پەلەپەلی بوو هەرێ کەی تەواوین کاکەم بەس یەک تۆزی ماوە وەڵا تەسویرەکەمان تەواو کرد و کوڕە دیار نەما ڕۆی کەچی دوای 2 ساعت تەلەفۆن توخواتەوە بە شەریکتم بۆ کوردی تۆ حیاو شەرەفی منە بر بە پاس و قیتار ڕۆشت بووە برۆی شێمووی مازی بووی لە بیری چوو بوو وتی هاچی ئەو خەڵقەیە سەیری منێکرد نەمەزاری سەرتی کە نەچوو بۆ ژنەکەی حیڕەو لە خۆ کردووە ئاوا چوو بیری چووری سەدا کاک نەریمانی زەنگ گیان سڵاو جەلال باشی خاسەنی قوربانەوە بم قوربانە چاوەکەم باشیشتن حاڵە چۆنە تۆ باشی نەریمان گیان باشی قوربانەوە دەستان چۆنە ئەوتیان پاشا دانیشتووە پاشا کورە پاشا منە ئەمڕۆ جاتەوە لەو کاتەوە ئاگار لێ نەبوو بێر ئەمرێ بەزدا چووە قوربان دانا ئاگام لێ بووە وەڵا کاکە دەستخۆشیان لێەکەم قوربانە بە خێراتنی پاشا گیانەکەم زۆر دڵخۆشم گەڕاوەتەوە قوربانە بم نەریمان گیان یەکێکە لە ئاوڕە خۆشەویستەکانم یادگاریمان زۆرە لە بەرنامەی زەنگ ئەو کاتە ئیشی زۆر بڵین ئەوەی کە ئێستا ئێکەن بڵین لاسایکردنەوەی گۆرانی بێشوەمانە بەڕاستی فکرەکان زۆربەی هێ ئەو بوو داهێنانی زۆری کرد هەندێک ئیشی هەیە بڵێن ئەو کاتە کردێت ئێستا خەڵک بەڕاستی وەری کردو ینی وازانە ڕاستی دۆبلاجی گۆرانیەکان ڕاستەکەی کراسەوە من هەرویست سڵامی لێ بکەم زۆر پێم خۆش بوو جۆم لە دەنگی بوو و ڕێزم هەیە بەتان مەڕۆ نەریمان دایەوە ئیشم پێ ناڕۆم هەڵبەتە تۆیش ئیش زۆر لەگەڵ پاشایە کردووە و بەسەرهاتی ژێ جا ئەمڕۆ بەرنامەکەم تایبەت کردووە بەس بەسەرهات با بڵێ دەی شتێکم لەگەڵ پاشایە بۆ هین بکە وەڵی ژینەکە وتی بعد دۆبلاجێکی هین کامگارەکان بکەین بۆی سەرچنار ئێمەش چوینە سەرچنار هەمومانی گۆڕی بوو بە جوانی ڕێک ئەوە ئەو کاتە ئالە پیشت زۆر کەم ڕاستیشیە نابوو خەریکی دۆبلاجی ئەو شتانەمەی خەڵکەکە ڕاستیات بوو ئەزانی جەماعەت کامگارەکانی نەبوو جا پاشا ئەو کاتە سوورکرانەوە ئەمانە ئێمەشەمین وانەزانی ئێمە کامکارەکانین براوشتەکانین بەس بۆ بێزن کامدارە گەڕانیانە دۆزی خەڵکەکان هەران تۆ بێزن کامکار کڕوت ماگاکە ئێمە جەماعەت شتێن لەسای ئەوانەکەینەوە حەکەمی کاگەریمان زۆر خۆشحاڵ بووین کە گوێم لە دەنگ نەبوو تۆ هونەرمەندێکی ئەزیزی خۆشەویستی لای ئێمە زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندی کرد بە بەرنامەکەی منەوە دەست و چاوە خۆش بێت قوربان کاک جەلال ڕێستانەیە
هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک چاو دڵم قوربان سپاس دەکەم حرمەتم هەیە بۆ خانەوە دەکەشت قوربانم بەڕێز چاو خۆش بێ سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە نەریمان ساڵ چاوی بەختیار کوردیش ماچ کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد گیان سڵاو لە جەنابی ششایب گیان تۆ باشی بە قوربان خۆشە بەرنامە جوانە دەکەم بە خێرات میوانەکە دەکەم یا خۆش سەرکەوتوو ئینشاءالله زۆر سپاس دەکەین قوربانت بەحڕان کاک دەلال لە دوێنێەوە زۆر ناساغم بەس یعنی ئەوەندە پێکەنیم ئەوەندە پێکەنیم نەخۆشەکەم بیستەوە خوای گەورە شفا بە ئیشەڵڵا بە قوربانی تۆم یا خوا لەشتان ساغی خوای گەورە دەمەتان دێشمە دەست لە باڵتانە بگرێت قوربانە بم کاک ئەحمەد گیان خوا شفا بە ئیشەڵڵا وەڵای پێم ناخۆشە نەمزانیوە جینا تەلەفۆنم بۆ کردی دەواڵمە پرسیدمان بوورە ئەو بەرنامەیەکیت بازم بە هیوای ئەوەی ئیشەڵڵا هەموو بینەران و بیسەرانی بەڕێز بە دڵیان بوو بێت و هیچ نەبێت لەم کاتەیە بزەیەکمان خسبێتە سەر لێویان یاخوا لەشتان ساغی سەرکەوتن ئینشاءالله ئەو بەرنامەی تەواو بووە دەست بە مۆنتاژ بکەم دەست خۆش بێ وەڵای تر کاکە دەڵانجا کاک ئەحمەد و ئەدمینمانە هەموویە بڕێ بۆ تیکتۆک و بۆ فەیسبوک ممنونیم سپاسێکم پێی گەورە زۆر سپاسی جەناب دەکەین ئێمە هەموو جارێ بین بە عەزیەت بۆ جەناب داوای لێبوردنمان هەیە لە خزمەت ئێوەدام خۆشەویستیم بۆ مامەد دەزا و مام برهان و کاکەی بازیشیان زۆر سپاس دەکەین بە ناوی کاکێک خۆش بۆ ئێوە یعنی شار من نەخۆش چاکەینەوە ئێسا ئارێ وەڵای تەحالیان ئێوە چارەسەرن وەڵا پاشاگیانە منەشتی خۆشی بتووە خوایاوێتی بە تۆی ترم شەو سبەی شەو خەریکی بەمی بەبڕە بە ئیسلاحات کاک سامانی خۆشمان کۆرۆنایکی تۆ حەقە تەلەفۆنێ بکە زامەوی تاک نەبووتەوە پەیوەندی پێوە کردین شکر حاڵی باشە خوای گەورە شمای با زۆر باش لەخوا بەزیادە لە خەمادەمەش باش بۆتەوە تەواو شکر لەخوا بەزیابێ زۆر باشە کاک ئەحمەد گیان کاک پاڵچا چارەسەری کۆرۆنا و نەخۆشیەکان تەمەن درێژ بن هەر هەمووتان ئینشاءالله قوربانی هەموونەکەنەوەسی ئینشاءالله قوربانم کاک ئەحمەد گیان سپاس بۆ برای عەزیز و خۆشەویستم کاک ئەحمەد خۆشناوەتی بەرپرسی هەموو ئەدمینەکانی ئێمە لە ڕادیۆی میلی گەڕیان لە شاری هەولێرەوە ئەڵێن لاسایی زۆر خۆشەکەی نەک ئەڵێن من هەر خۆم ئەزانم بەڵام لاسایی زۆر خۆشەکەی تۆ یەک دوو لاسایی احتیادیە خۆ مناڵ خۆشە مناڵە ها لە مەکتەب کە مامۆستا پێڵێ بە تەبعاً ڕێزم هەیە بۆ مامۆستایمە مامۆستا ئێمەی گەورە کرد و پەروەردە کردووە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو مامۆستایەک لە هەر شوێنێ بن بەڵام تر خۆی بەسەراتەکە بەو شکڵەیە جاران وا بوو مامۆستایەک بۆن منە بە تەلەبەکەی لادەی هەستا گۆرانێکم بۆ بڵێ ئەیش هەڵەسێ ئەوە لەبەر مایکەکە ناسمە ژینان زۆر خۆشە منی تر کاواکەوە هەموو دەست بەرزەکرد ماوەتە من تر لە پڕێکی هەڵە سەڵێ ماوەتە من نەیزانم گۆران هەڵە چوار ماوەتە تۆپەکە فوتبۆڵەکە ماوەتە من لە دەستم ڕامەکە ماوەتە تۆ تۆپیارێکی ماوەتە کولەکەی ڕەحم کرد باوەکە تۆپیارێکم زەی شی تۆپیارێک یان تەربیە لە سێنە لە هەستە بزانم مریشک چێخە ماوەتە مریشک ماوەتە شووتیە خوا ماوەتە گەنمە خوا ماوەتە بانێڵم ڕاستەکە ئەو کاتە خۆڵی یاخوا سەرکەوتوی پاشاگیان قوربانە خۆشەویستان ئەمڕۆ یەکێ بوو لەو بەرنامە تایبەتانەی کە لای من زۆر تایبەتە و پاشە خەجاڵەتم بۆ زەعیفی باشە مۆزعی ئێستای ئێمە چکە ئەو نەمان عارەق کردەوە ها ئیبادەی من لە جەنابە تێر نابم حەزەکان یەک هەفتە بخایەنێ بەرنامەکەم لە جەنابە تێر نابم بەڵام نە لەمە زیاتر جەنابەتی لاگەکەم نە لەوە زیاتریش لە کاتە دەگرم زۆر داوای لەبوردنی لە یەکەم بڕوا بکە کە بینیم یەکسەر ئەم بەرنامەیەم بیرکەوتەوە وتم لای کاک سامان دایانێم لای حاجی سامان بەس کە وتم برا ڕۆکرۆنایەتی وتم پاشا لە دەستم دەرناچی سوێن بەخواشش بۆم کردبێتی بۆ دەکەم نایڵم بڕۆیتەوە من پێی گەورە بووم بەڕاستی ئێمە زیاتر فەخر بە جەنابتەوەکەین من ئەمە ماڵی خۆمە بازاری مۆسیقاکەش وەکو وتم فێرگەی خۆمە قەت من لی پەشیمانیم دایمە شانازیم پێوە کردو لەم شوێنێکی باسم کردووە هیوادارم هەموو هونەرمەندەکان وەکو ئەم پیاوە بیرکەنەوە نەک ڕێزم بۆیان هەیە تایەتی ئێستا کە باسی بازار مۆسیقاکەکەی زۆر بە چاوینەوە ئێسەیریەکە یەک شتیش باسکەم یعنی هەنێشت هەیە ئینسان خۆشە باسی کاجێ حەقە یعنی بڵێن سەسێکە مۆسیقای 6 فیلمی کوردی ئەگەر سە لێرە باسی نەکەم کەس شتانە نازانێت باشە یەکەم فستیڤاڵی کورتە فیلم کرا من و هونەرمەند ئاکۆ عومەر ئەو دەرهێنەرەکەی بوو
یەکەم بوو لە فستیڤالەکە مۆسیقاکەنگانە بەس بەداخۆشتانە کەس نایزانێ بۆ نمونە هونەرمەند کامەران عومەر سامان عومەر گۆرانیەکانیان تقریبەن کە دەستنەکەی سەفەرکەی و کامەران عومەر هەمووی من بەشدار بووم تێ سامان عومەر گۆرانی خۆشەکانی بە سێسی دڵڕەنجاندن و گۆران ئێستش ئەو کۆرداتە زۆر خۆش ئەو کۆرداتە دەکرد وایە بەسمە لە چێسە بۆ منە دێینەوە کامەران مستەفا یعنی ئەوان هەمووی ئیشی جوانە کراوە بەڵام لەی شوێنێکەوە باس ناکریت کەس نازانێت ئیشان و کردووە وڵی لەگەڵ ڕێزما ئێستا لەم کاتە پێویستە ئەو کەناڵە فەزایان ئەم پیاوان ئەم پیاوە بانکەن بەیانەکەی کەمال محەممەد ڕێزم هەیە لێرەوە هین ئەی گوڵم ڕوو لە چێ بکەم یعنی وان هەمووی مەسقاکانی مادانیان دیاری قراقی هونەرمەند دیاری قراقی ینی کۆمەڵە ئیشی جوان کراوە بەس کەس نازانێت بەس تۆ یەکشت یعنی من لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندانە کە هەمووی هاوڕێم و هەمووی برامن هەمووشی بێ مقابل کراوە بەس تەنها کامەران عومەر نەبێ شەد و مابیلا لەوە درێخی نەکردەوە حەقی خۆمانیاوە من ڕێزم بۆ هەمویانەیە بەس حەقە یعنی باسی تۆ بکەن یعنی حەقە نەخۆن ڕاستی یعنی هونەرمەندە بەڕێزانی کە تۆ باسکردن هەمویان مقابلەی سەر تەلەڤیزۆنیان و هەمویان چاو پێکەوتنیان هەیە بەس بە قورعان من تا ئێستا بەڵێ بەس من تا ئێستا نەمبیستووە باسی پاشا یەک کەس من چاویان ماچەکەم ڕێزیشم هەیە بۆیان هەمووشیان خۆشێ و موشی کەسی بەڕێزم بەستە زڵۆفەکە وای لاتۆ بێ خۆت بێ بڵێ کاکەونەوەم کردو جاخ ناکرێت خۆشم بڵێم من ئەوم کردووە حرمەتەن پاشا بڕوا قەنەعەتم پێ بکە من حەدم نییە لە ئاستی جەنابتا بڵێم مۆسیقیم بەڵام چەند ساڵە من مۆسیقام ژەندووە ئەم هەموو شەوە ئاهەنگ و دانیشتن و تراکات و بیرە و بەریە زەلامێ نەی و دەست خۆش بێ لە ڕادیۆی تەکسی دوو مۆزوعم جێڕایەوەتیان بەرە ئاڕۆ جەلال گۆڵەی ئەی دەکا کە دەبە مۆسیقاکەشم بڵێ دەست خۆش بێ خۆ ڕێزمێ بە ئەو خەڵکانە دەستی هەمویان باژەکەم سپاسیانەکەمەوەی کە سەیری منی کرد بێت بەڵام بە قورعان زەلامێت کەناڵە بانی نەکردم بڵێ کاکە وەرە تۆ کاری هونەری وەیە کەناڵ تەلەفۆنم بۆ کاڵک وەرە دوو بەسەراتی پیا بکەوتم بەخوا دووەناوم نایە وتی بۆ وتم جا بۆ بەسەرات بێ من خۆم لە ڕادیۆکەی خۆمی ژێڕمەوە بێم بۆ لای تۆ عادل غەریب ئاراز ڕەحیم کاروان نور یعنی هەمووی لەگەڵیان هەرم سانی باش و ئیشی باشیشمان کرد بەس بەرحاڵ گرنگەوەی ئێمە ئەزانی وە بینەرانی بەڕێزیش بە پێی توانە هەر جەنابە دەناسن و ئەزان کە پیاوێکی هەم لە نواندنە زۆر پێشکەوتووی هەم لە میوزیکا زۆر پێشکەوتووی و چۆنەڵی خزمەتی ئەم نیشتیمانە و ئەم هەرێمە و شاری سلێمانیشە کردووە من بەش بە حاڵی خۆم زۆر سپاس دەکەم من وەکو هونەرمەندە پێزانی نمەیە بۆ چاوی منی ئێوە تۆش گەورەی خۆشەویستان زۆر سپاسی کاگڕێبازی دیجەیەکەم کە ئەمڕۆ ڕازیای مای داوای لێبردنە لێ یەکەین کارەکانی هەموو کارەکانە جوان بوون بەزەوەی ئەمڕۆی پاشا زۆر مەزبوط بوو دەست و چاو خۆش بێ هەڵبەت ئەحمە خۆشناوەتیش ڕازی هەڵێ بەرنامەیەکی زۆر جوان و سەرکەوتوو بوو سپاس بۆ کاگورهان بۆ ئاغا لەرجیان بە قوربانی دەست و فلێزم سپاسی کاکە جەزای سازەکەم خۆشەویستیم هەیە بۆ کاک ئەحمە خۆشناوەتی کا عوبێدی حەمەچیلۆ هەردوو چاو ماجەکەم تۆ عەزیزی ئێمەی سپاس بۆ ئەو هونەرمەندانەی کە پەیوەندیان پێوە کردین سپاس بۆ ئەوانەش کە نەیانتوانیوە وەرمان بگرن داوای لێبوردنیان لێەکەین لەبەرەوەی لۆردی لەسەر بوو تەلەفۆنەکەمان پاشا چیت هەیە بۆ ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان و ستافی گەڕیان من ئەوە ناڵم یەکەم جارمەکە چاپێکەوتنکەم زۆر پێی گەورە بووم من زیاد هەتا مایشم پێزانم شانازیشی پێوەکەم لەبەرەوەی هەر گەڕام و ماڵەکەی خۆم هەر لێرەش ئەگینا هیچ شوێنێکی کەوت تەقدیرۆ لێ ناگرێت ئەگەر ڕێزم ئێمە هیچمان بۆ نەکردووی تۆ زۆر لەوە زیاتر قابلە بەڵامی تر من هەر ئەو نەئەتوانم بەرنامەکە پێشکەشکەم خەجاڵەتم ئەگەر وشەیەکی هەڵەیە شتێ خۆشەویستان زۆر داوای لە ببردنتان لێ ئەەکەین ئەگەر وشەیەکی نەشیاومان وتە بێ یا شتێک خۆتان نەزانن ئەو هەموو قسەکردن و بەسەر هادووتنە هەر هەڵەیەکشی تیا بێ من ئەمڕۆ بەقەید دنیا خۆشحاڵم لەگەڵ هونەرمەندی بەتوانە لەگەڵ هونەرمەندی شانۆیی لەگەڵ نواندنکارێکی بەتوانە لەگەڵ یەکێ لەو عاسب سایزەرانەی کە هەمومان قەرزاری ئەم پیاوەین کە ئەو عاسب سایزەرانەی زۆربەی زۆریان فێر بوون لەم پیاوەوە فێر بوون یەکێ لەوانە کە منم زۆر سپاسیەکەم بە مامۆسای خۆم یەزانم خۆشەویستان سبەینە کاژمێر سێ ڕاستەوخۆ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست عامر تاقانە لە خزمەتان نابم یەکشەمەکەی تر هەر کاژمێر سێ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاگڕێبواری مەلازادە و کاگ باوکە نەڕۆنەکەم بە قورعان گەرماکە کاک بیلالی بەڕی جان
مۆسیقایەک پێشکەشەکە بە جەناب خۆشەویستان خۆشحاڵ بووین زۆر چاوتان ماجەکەین پاشاگیان ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتی پێشکەشی من کرد بە هیوای زوو چاکبوونەوەی سامانی حاجی عەلی کاک سامان داوای لە بردنە دەرێکم کە ئەمڕۆ لە بری جەنابەوە بەرنامەیە پێشکەش بەخوای گەورە پاشا ئەڕۆشتەوە بۆیە حەزم نەکرد حەقی بخۆین بەڵام من کەواب سەڵتەکەم لەبەر نەکرد ئاخر دەکا کە پاشا ئاوە هاتم کەواب سەڵتێکی لەبەر دەستخۆشی بۆ هەموو لایەک تا سبەینە کاژمێر سێمەوە خزمەتان و لە خزمەتان نابم پشوشیتانەکەم لەگەڵ ڕێزمانە بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 771 471 52 64